ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تایبەتن لە کەناڵی هیواوە. ئەم بەرنامەیە گفتوگۆیەکی تایبەتە لەگەڵ هاوڕێی ئازیز هاوڕێ فاتح شێخ. فاتح ئەم کاتت باش، مێدوارم ڕۆژێکی باشی بێتە درستیت باش بێ. سپاس شەماڵگیان، ئێوارە باش لە تۆ لە بینەرانی کەناڵی هیوا. بەڵێ هاوڕێ فاتح، بەر لەوەی کە بچینە ناو باسەکانمانەوە پێم وان بێ پەیامێکت هەبوو. بەڵێ دوێنێ ئاگادار بووم کە هاوڕێی دێرینمان هاوڕێ عیسای جەمشیدی گیانی بەخت کردووە بە دوای نەخۆشینە. زۆر ناڕەحەت بووم بەڕاستی، زۆر سەرخۆشیەکەم لە هاوڕێک و برا و لە سارا و ئالان و لە هاوڕێ تەڵای جەمشیدی و جەلالی کێڵانە وهروە لە هاوڕێ حسێنی نەجەفا و حسێنی حەمیدی و لە هەموو هاوسەنگەران و هاوڕێیانی کە لەم دایان ساڵەدا بەردەوام لەگەڵی بوون لە یەک سەنگەردا. هاوڕێ ئیسای جەمشیدی بەڕاستی نمونەی جەسوور و نمونەیەکی جەسوور بوو لە کۆمونیست بوونی شۆڕژگێڕانە و خۆشی کرێکار بوو، کرێکارێکی کۆمونیست بوو و یەکێک بوو لە ڕابەرانی ئەو سەردەمەی بزوتنەوەی کۆمونیستی و بەتابەت لە کوردستانی ئێرانە. لەبەرەوە من جێی زۆر بە خاڵی ئەزانم، پێم وایە کەسێکی زۆر ئەوەندەی من ناسیومە بەردەوام کەسێکی زۆر جەسوور و بێقوسوور بوو. ئیسا سوور وەک کۆمونیستێکی شۆڕژگەر، من زۆر بەداخەوم ئەو کە 44 ساڵ و حتا زیاتر لە 44 ساڵ هەوڵیدا خەلای کرد لە دژی ئەم وەزیەتە کە لە ئێران دەسەڵاتی بەدەست بوو. خۆزگە بمایە تا نەمانی جمهوری ئیسلامیشی بدایە، بەڵام بەداخەوە نەما و بە بڕای من بۆ ئێمە، بۆ جیلی ئێمە، چکە ئەو جیلێک نەسلێک لە مەسەڵەن لە نەسلی من جوانتریش بوو هێشتا کە 50 دەستی پێکرد، بەڵام بۆ نەسلی ئێمە ئەوانەی کە ماوین بەڕاستی نمونەیە، بەڕاستی جێی فێربوونە، ئەو جەسوور بوونە، ئەو بەردەوام بوونە، ئەو ڕاوەستاویە لەسەر ڕێبازی کۆمونیستی و لەسەر ڕێبازی شۆڕژگەرانە. یادی بەخێر بێ هاوڕێ ئیسای جەمشیدی. ئێمە شەروا لە وەک کەناڵی هیوا وەک خۆم کە فرسەتێکی زۆر کەمم بوو کە هاوڕێ ئیسا بناسم، هەر لەم کۆتایانە لەم ڕۆژانەی لەم ماڵانەی ئەخیرە لە کۆنفرانسی هێزە چەپ و کۆمونیستەکان لە ستۆکهۆلم کە شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی تیا پێکات لەوێ بینیم، بە سیمایە بە قسەکانیە بە هەموو ئەو نەشات و ئەو ئەنەرژیە و بە ناوەڕۆکی قسەکانی دیار بوو کەسایەتیشی جەسوور و کەسایەتیشی لێبڕاوە لە ڕێگای خەبات بۆ ئازادی و یەکسانی. بەرز و بەڕێزە یادی و نیش هەر لێرەوە سەرخۆشی خۆم بە تەواوی هاوڕێیان و دۆستان و کەسوکاری هاوڕێ ئیساگێ. بەڵێ هاوڕێ فاتح، ئەم باسی ئێمە لە دەلاقەی قسەکردن یاخود بە بۆنەی قسەکردن لەسەر داڤوسەوە، لەسەر کۆڕبەندی ئابووری داڤوسەوەمانوێ شتێک سەبارەت بە سیستەمی ئەمڕۆی دنیا بڵێ و فۆرومی داڤوس یاخودەوە کە پێوتێ کۆڕبەندی ئابووری جیهانی کە لە 16 بۆ 25 جەنیوەری واتە 2 هەفتەیەک لەمەوبەر سازدرا بە وتەیەکی کورتی کلاوس شواب کە دامەزرێنەری ئەم کۆڕبەندەی و نزیکەی 52 ساڵە لە ساڵی 1970ەوە ئەو بەڕێوەیە بات باسەکانی ئەم کۆڕبەندە بە وتەیەکی ئەو دەستی پێکرد. لەو وتەی شواویشە تەنها وشەیە کە زۆر جێگای سەرنج بوو، وشەی پارچە بوون بوو یاخود دیفرگمنتیشن، یاخودەوە کە قسەکردن لەسەر ئەو دابڕیەی کە
لە دنیا پێک هاتووە دروست بووە. بەڵێ دیاران کۆربەندە فۆرمێکە دەوڵەمەندترین دەوڵەمەندەکانی جیهان بەشداری تیاکەن، سیوی کۆمپانیاکان، سەرۆکی بانکە ناوەندی و بانکە گەورەکانی دنیا، وەزیری داراییەکان و ئەمانە کە نزیکەی 500 کەس لەمانە میوانی ئەم کۆربەندن و هەموو ساڵێکیش دانیشتەکە بۆ یەگوای استراتیجێکی ماکرۆ بۆ ئابووری جیهان دابڕێژن. بەڵام ئەو وشتشەی پارچە پارچەبوونەی کلاوس شواب ڕاستیە ئەویست پێمان بڵێ کە چیرۆکی ئەم سیستەمەی سەردەمی ئەمڕۆی دنیامان سیستەمی سەرمایه‌داریمان لەو شێکە وەکو بکاتەوە. بەڵام ئێمە کە سەر بە دیدێکین کە پێی وایە سیستەمی سەرمایه‌داری کۆتایی ژیان و بەشەریەت نییە، بەشەریەت بەر لە سیستەمی سەرمایه‌داریش بوونی بۆ دوای کۆتایی هاتنی ئەم سیستەمەش درێژە بە خۆیەدا، تەنها بەم وشەیە و بەم دابڕ بەونە نامانوێت اکتیفا بکەین، نەمانەوێت دۆخی ئەمڕۆی دنیا تاوتێ بکەین و ئەوەی کە لە ڕێگەی ئەم دابووسەوە بە ئێمە گەیشت لە زمانی دەوڵەمەندەکان خۆیانەوە و سەرباریەوە دیدی خۆمان بۆ ئەم بارودۆخە دەربڕی. من بیرم دێ 2 ساڵ بەر لە ئێستا بوو فاتح، من و تۆ سەبارەت بەم کۆربەندە ئابووریە و بە سەبارەت بە کتێبێک کە کلاوس شواب نووسی بووی گفتوگۆیەکمان کرد و گفتوگۆیەکی زۆر بە ئەرزشە، لە هزار ماوەتەوە لە کەناڵەکەی ئێمە و من خۆم جاروبارەچم دووبارە سەیرێکەمەوە گوێی لێگرمەوە. لەوێ باسی کتێبێکی کلاوس شوابمان کرد کە لەو کتێبە قسە لەسەر ریسێتکردنەوەی سیستەمەکە ئەم جاریان گرێت ریسێت یاخود بڵین سازدانەوە یاخود وەکو ڕێکخستنەوەی گەورەی سیستەمی سەرمایه‌داری شتێکی لەم بابەتی وت. بەڵام لەم جاریانە نەک هەر باسی کتێبەکەی نەکرد، ئەساسەن قسێکی زۆر کورتی کرد و بۆ نەژ اکتیفای کرد و دواتریش تەواوی باسەکانی ئەم دابووسێ ئەم جارە ئەم کۆربەندەی ئەم جارە بەشی زۆریە چوو بەلایش جەنگی ئۆکرانیایەوە جەنگی ئۆکرانیا بوو بە مەسەلەیەکی ئەساسی لەم قسە و باسی ئەم بۆیە. پێم خۆشە بە گشتی تێگەشتنی خۆت لە دەلاقە و لە پەنجەرەی دابووسەوە گەر لە قسەی چینی باڵادەستی ئەم سیستەمەی ئەمڕۆی دنیامانەوە سەیری دنیا بکەین، ئێوە چیە بین و دواتر پرسیاری ورتریژ نەبێت بابەت. زۆر باشە تەبعاً ئەو کەسانێک کە عەن چاو لە من و تۆکن لەوانەیە چاوەڕوانیەوە بن کە ئێمە باسی وەزعی ئێران و باسی شۆڕشی ژینا لە ئێران بکەین. بەڵام بەڕاستی ئەوەی کە تۆ مەسەلەی داووست هەڵبژار زۆر بەجێ چونکە داوز بۆتە مەرکەزی هاوفکری لەسەر یعنی هاوفکری سەرمایه‌دارەکان و بانکدارەکان لەسەر وەزعی دنیای سەرمایه‌داری ئەمڕۆ. یعنی لە وەزعی ئێرانیشەوە بڕۆشتان هەرە گەیشتین بە وەزعی دنیا، لە وەزعی دنیاشەوە بڕۆین هەرە گەینەوە بە وەزعی ئێران. لە دوای حتمەن لە درێژەی باسەکەمانە ڕۆشنیەکەنەوە کە بۆ وایە بۆ ئەم دوانە لەیەک هەڵپێکراون. تەبەن نەگیستا بەردەوام هەڵپێکراو بوون، بەڵام ئەلعان زۆر بەڕوونی دەرەکەوێت کە لەیەک هەڵپێکراون. لەبەرەوە من داوا لە بینەرانەکەم بە وردی گوێبەرن لە وەزعی دنیا، چونکە دوایدا بەزینە سەر هەم وەزعەتی شەڕی ئوکراین و هەم وەزعەتی شۆڕشێکە لە ئێران لە جەرایاندایە کە هەردووکیان حاصلی ئەم وەزعەتن کە لە داوز باسی کراوە. بەڵام ئەوەی کە تۆ باست کە زۆر بەجێ چونکە کلاوس شواب وەک خۆت وتت 52 ساڵە ئەم فۆرومە ئەگێڕێ. دوایش لەم فۆرومەدا بەشێک لە بەشداران ناڕەزایەتیان دەربڕی کە مەسەڵەن کلاوس شواب پێما 84 ساڵی عمرالان هەتا ڕئیسی داوسە ئەوش گوێی نەداوتی من خۆم ئەم شتەم دایر کردووە.
يعني وەک شوێنێک نییە کە ئەویان هەڵبژارد بیکەن بە ڕئیسی ئەو شوێنە شوێنە خۆمە تەنانەت یەکێک لەوانەوە دەیوا دیارە تۆ خەیاڵتە ئێرە بەجێ نێڵی هاتان مردنەوتی بەڵێ مەبەستمەوەی موقعیتێکی وای هەیە کلاسشە و ئەو ساڵەکە تۆ باسی و کتێبەمان کرد کتێبە هەر چونکە ناوی The Great Resetە یعنی تەنیا ریسێت نییە ریسێتێکی گەورە و پێم وایە تاریخەکەشی 2020 بوو یعنی لە ناوەڕاستی 2020 بەڵێ لە ناوەڕاستی 2020 ئەم کتێبەی دەرکرد ئەم کتێبە ئەو وەختە کەوتە بەرچاوی ئێمە گاژ من و تۆ بەیەکۆ قسەمان کرد کە هەم بۆ خوێندنەوەی هەم بۆ باس لەسەرکردنی چونکە ساڵی 2020 ساڵێک بوو ئەلبەتە ساڵێک بوو کە کۆرۆنا هاتبوو وەختێک ئەمە ئەو کتێبەی نووسیوە کە کۆرۆنا تقریبەن چواردەوری کوڕی ئەرزی داوەتەوە ئەویش باسیەوەکە لە کۆڤیدی 19 COVID-19 و The Great Reset یعنی ئەم دوانەی لە یەک هەڵپێکاوە بەڵام بۆ ئێمە بۆ من و تۆ کە لەگەڵ دنیای سەرمایه‌داری نین و بەتولی حیاتمان هەوڵمان داوە بەرامبەر بە و نظامە کارێک بکەین و ئەوەی لە دەستمان هاتۆ کردومانە ئێمەمان زانی کە The Great Reset یعنی ئەوەی کە سیستمی سەرمایه‌داری تووشی مشکلەیەکی گەورە هاتووە کە ریسێتێکی گەورەی یعنی سازکردنەوەیەکی گەورەی پێویستە ئەوش هەر باسیەوەی کردو لە زبان کلاوس شواب وەختەکەم باسەکرە ناتوانێت گوێی بۆ نەگری یعنی وەک هەموو ژورنالیستێکی تری مەسەڵەن فاینانشل تایمز یا ئیکۆنۆمیست یا فۆرین ئەفێرز نییە ئەو کەسێکە کە ئەو وەختە 50 ساڵ بوو بۆ فۆرەمای ئەگەرا و هەروەک تۆ باست کرد چونکە بۆیش لە ساڵی لە مانگی ژانڤیا ئەیگرن هەموو ساڵێک وەڵەن لە داووس ئەیگرن لە سوئیس کە ئەو فەسڵی ئسکیە نازانم ئسکی لە ئێوە چی پێڵن کوردستان خلیسکێنی سەر بەفر یاخود ئسکێنی سەر بەفر و نوعێک فێستێکی زۆر خۆشی ئەو جەماعەتەیە هەفتەیەک بە دەورێکە تەبان بە ڕۆژە لە پانەلەکان بەشداریەکەن بەڵام ئێوارانە ئیتر جژنێکی زۆر خۆشە و یا مەسەڵەن خلیسکێنەیە و ئەو شتانەیە یعنی لە فەزایەک و لە حاڵ و هەوایەکی زۆر زۆر خۆشە ریلاکسا دانیشن هاوفکریەکەن تۆ ئیشارەت کرد بە استراتیژی پێم وایە ئەوان استراتیژی داناڕێژن لەو فۆروما ئەوان هاوفکریەکەن مەسەن هاوفکری 2000 نەفەر ئەم سەفەرە 2700 کەس بەشدار بوون زۆر کەس پێیان وا بوو لە چاو ساڵانی پێشووتر یعنی ساڵانی بەر لە 2020 کەم بووە ژمارەکەی تەبعاً 2 ساڵ بوو ئەو فۆرۆمە نەگیرا بوو بە بۆنەی مەسەلەی کۆرۆناوە بەڵام بەهەرحاڵ ئەمانە 3-4 هەزار کەسە کۆبن و هاوفکریەکەن و تەبعاً بە شێوەیەکی زۆر ڕێکخرا و استراکشردار و دوایە لەسەر ئەساسی ئەوە تەبعاً وەزیری مالیەکان یا بڵێن سەرۆکی حکوومەتەکانن کە استراتیژی خۆیان یا سەرۆکی بانگەکانن سەرۆکی بانگە مەرکەزیەکانن کە استراتیژی ئەو ساڵی سەرمایه‌داری دانێن حتممە تۆ ئاگاداری هەر پێرەکە ئەو خانمی لاگارد کە ڕئیسی بانکی مرکزی ئەوروپایە یعنی 2 هەفتە دوای ئەم فۆرۆمی داووسە خانمی لاگارد ڕاگەاند کە سوودی بانک بڵێ سوودی سەرمایه‌ی بانکی کە بانکی مرکزی ئەوروپا بڵاوێک هاتوو لە ناو بانکەکانە 9% زیادی کردووە 9% یعنی 5 دەرەجە کەم نییە بەڕاستی
باش ڕایگەیان کە لە مانگی مارسا جارێکی تریش بەرزێ کاتەوە و تەبان دەوڵەتی ینی بانکی مرکزی ئەمریکاش ڕایگەیاندووە کە هەر لەم ڕۆژانە ئەوش ڕایگەنێ ئەوش ڕایگەنە مانایەوە ئەوش بەرزێ کاتەوە لە حاڵەکە لە 2008ەوە هەتام ئاخرانە سوودیان ئەسڵان لەسەر سفردا نابوو بۆ بانگەکان یعنی بانکی مرکزی ئەوروپا یا بانکی مرکزی ئەمریکا یا بانکی مرکزی هەر وڵاتێک کاری ئەوەیە کە لەوەخا خەزانەیەکە کە هەموو بانگەکانی ئەو وڵاتە یا ئەو بەشە لە دنیا تیان شەریکن وەختێکم باسی دنیاکەین بینەرانی کاناڵی هیوا بزانن کە رووسیا و چین و مثلا کۆرەی شمالی و ئەمانە جیاوازن لەم سیستمە جەهانیە تەنانەت ئێرانی لەسایەکۆ ئەم جمهوری ئیسلامی ئێران ئیتر مووقفی بەتەواوی لە ڕۆژاوا جیا کردە دنیای ڕۆژاوا جیا کردوەوە ئەویشی تیادا نییە ینی وەختە باسی دنیای سەرمایه‌داریەکرێ بەڕاستی لە 70 ساڵی ڕابردووە دنیای سەرمایه‌داری زۆرتر منزور دنیای ڕۆژاوا بووە هەتامانێکە سۆڤێت بووە سۆڤێت بەشێک لەم دنیا نەبووە قوتبێکی تر بووە یا بڵێن جەمسەرێکی تر بوو بە هەر حاڵ بۆی توولانی نەبێ من دێمەوە سەر ئەم کۆبوونەوەی 16 بۆ 20 مانگی ڕابردوو لێ بێژگە لەو باسەکە تۆ کردت کە کلااوسا باسی ئەوەی کردکەوتی دنیاکەمان پارچە پارچە بووە و هەرەوەندە باسی کرد تۆ شارەت پێکرد مەسان هیچ باسی کتێبەکەی خۆی نەکرد تەبان عجیب نییە کەس ناتوانێت ئیرادی لێ بگرێت ممکنە لێ پرسە کتێبەی 2 ساڵەوە پێش 3 ساڵەوە پێش بەڵام بەحسی ئەساسی ئەم کۆبوونەوە 5 ڕۆژیە دوو ترم بوو دوو ترم یەکیان دوو ترم لە دەوری کەلیمەی یا بڵێن ترمی گلۆبڵایزیشن تەبان گلۆبڵایزیشن 20 ساڵە بەسەر ئابووری جیهاندا زاڵە لەوانەیە زیاتریش بەڵام لەم کۆبوونەوەدا باسی دیگلۆبڵایزیشنیان کرد جەماعەتێک یعنی باسیوانە کرد کە ئەم گلۆبڵایزیشنەوە دیارە ناچێتە پێشەوە ئەوە خەریکە وردە خەڵک وڵاتەکان یا اقتصادەکان لێ جیابنەوە لێ دوورەکەونەوە یعنی دیگلۆبڵایزیشن معناتە گلۆبڵایزیشن هەڵەوەشێتەوە یا بەرەو دوارات بەڵام هەر لەو کۆبوونەوە زۆرتری ئەو کەسانێک کە باسی ماکرۆیان نەکرد باسی ریگلۆبڵایزیشنیان نەکرد یعنی دووبارە بەرەو پێشبردنەوەی گلۆبڵایزیشن معنای قسەکەی ئەوانیشەوە بوو ئەوانیش قبولیان کردبوو کە گلۆبڵایزیشن بەرەو دوا گەڕاوەتەوە بەڵام بە ئەرکی خۆیان ئەزانێت کە بەرەو پێشی ببن ئەوانەی کە باسی دیگلۆبڵایزیشنیان نەکرد معمولاً لە وەختی قەیرانی ئابووریا هەر اقتصادێکی وڵات بڵێن ئەوەی پێڵەن نێشنال ئێکانۆمی ئەچێتەوە ناو قالبەکەی خۆی دەسەکا بە ڕقابەتی لەگەڵ قالبەکانی تری اقتصادی دنیا زیادەکە بەڵام ئەوانەی کە لایەنگری گلۆبڵایزیشنن لە دژێ ئەو حرەکەتن یعنی پێیان وایە زەمانەی ئەوە نییە کە ئابووری اقتصادی سەرمایه‌داری لە چوارچەوەی وڵاتە تۆ بتوانێت ڕابگرێت ناتوانێت ڕاگری یعنی بێهودەیە هەوڵدان بۆ ئەوە حقیقەتەوەیە زیاتر لە 100 ساڵە ئەمە معلومە کە ناکرێ یان لەباری عملیەوە مەزومە ئەگەنا لەباری تیۆریکەوە حتا نزیکەی ئەگەر بمەوێت بە دقت بە تەقویمەوە بڵێم نزیکەی 180 ساڵ لەمەوە بەر مارکس کەسێکی نەخت کردووە کەسێکی ڕخنەی گرتووە لە کەسێک لە ئەڵمانە بە ناوی لیست وابزان فرێدریک لیستە کە ئەو لیستە اقتصاددانێک بووە کە عەقیدەی بۆ بووە مثلا لە ساڵی 1840 عەقیدەی بووە 43-44 عەقیدەی بۆ بووە کە اقتصادی وڵاتی ئەڵمان
ئەبێ بپارێزی. طبعا ئینسان بگەڕێتەوە بۆ ساڵانە تێگا کە منزوری ئەو بپارێزی بەرامبەر بە کێ؟ تەنیا بەرامبەر بە ئینگلیس و فەڕەنسا وەختە ئەکتوێل بوو. بەڵام مارکس ڕخنەی لێگرێ ئەڵێ شتیوان ناکرێ، ئەڵێ کاپیتالیزم یا بڵێن اقتصادی سیاسی شتێکی جەهانیە، تو ناتوانێت بهێنیتە قالبی ئەڵمانیا، واگە بهێنێتە قالبی ئەڵمانیا هیچ مەسەلەیەک حل ناکە. یعنی هەر وەختە طبعا مارکس ڕوانگەی ئەوە بووە کە اقتصادی سەرمایه‌داری اقتصادێکی جەهانیە، بەڵام اقتصادێکی جەهانیە معنای ئەوە نەبوو کە هەر لە وەختەدا تەواوی دنیای داگیر کردەوە، توێتی مەیلی بەرەو ئەوە هەیە کە جەهانی بێنی تەبیعەتی و اقتصادی سەرمایه‌داری جەهانیە. لە ئەوڵش اقتصادی سەرمایه‌داری ئیمپراتوریەکانە شکلی گرت. بەڵام کەسێک پێیان وایە سەرمایه‌داری و دەوڵەتی نەتەوەیی وەکو یەک لەدایک بوون، یا مەسەڵەن سەرمایه‌داری دەوڵەتی نەتەوەیی پێکێناوە، تاریخ نایەتەوە. سەرمایه‌داری لەگەڵ ئیمپراتوریەکان هات، بەڵام دوای لە نەتیجەی ململانەی سەرمایه‌داریە دەوڵەتە نەتەوەیەکان شکلیان گرت و اقتصادی ملی شکلی گرت کە تەمان ڕوتێکی پێچەوانە بوو. بەڵام ئەو ڕۆتە جەهانیە، ئەو ڕۆتە گلۆبەڵایزیشنە کە لە 200 ساڵ بەلێسۆر ڕوتی سەرەکی سەرمایه‌داری بووە. 100 ساڵ بەلێسە، شاید بڵێم 120 ساڵ بەلێسە، کەسێکی ئینگلیسی بە ناوی جانسۆن کتێبێکی نووسی بە ناوی ئەمپریالیسی، بەڵێ کتێبێکی نووسی بە ناوی ئەمپریالیزم وتی سەرمایه‌داری هاتوۆتە قۆناغێکی تر، کە لێنینی زۆر علاقەی بەوە پەیدا کرد و ئەوش دوایە کتێبێکی وای نووسی. بوخارین کتێبێکی نووسی هەر لەسەر ئەمپریالیزم، هێلفردینگ کتێبێکی لەسەر ئەمپریالیزم نووسی. یعنی هەتا 15-20 ساڵ ئەم مەسەلەی ئەمپریالیزمە لە مەیدانی ئابووریا بەحث بوو. بەڵام ئەلعان 100 ساڵ دوای ئەو مۆزوعە ئیتر ناکرێت بڵێ ئەمپریالیزم، بەڵام ئەو ڕەوتە هەر بەو معنایە هەر زیادی کردووە. یعنی هەرچی هاتووە ئابووری دنیا بەرەو ئەوە چووە جیهانداگر بێ، گلۆباڵ بێ. بەڵام هەموو شتێکی گلۆباڵ لە هەمان کاتا لۆکالیشی هەیە، ناکرێت لۆکالی نەبێ، هەر گلۆباڵ لۆکال نەبێ. دیالکتیکە بینی لۆکال و گلۆباڵ لە ئابووریا، لە فەرهەنگا، لە سیاسەتا، لە هونەرا، لە هەموو شتێکا خۆیان نوێنێ. یعنی هەردوو مۆرەکەی پێوەیە. لە دەورەی دوای شەڕی دووەمی جیهانی ببوونەوە کە سۆڤیەت لەبارەی سەنعەتی و اقتصادی و زۆر گەشەی کردبوو و سیستمەکەی سیستمی غەیرە بازار بوو، سیستمی اقتصادی دەوڵەتی بوو، بەنەوە دنیای کاپیتالیستی ئەو زمانە بوو بە دوو بەشەوە. بەڵام دوای ئەوەی کە لە 1990 سۆڤیەت ڕووخا دووبارە بۆ بە یەک بەش. ممکنه که پرسیار بکە بەڵێ ئەی چین چی لەیەکە چین کە لە اقتصادی گلۆباڵ بۆ چین بۆ ئەوەندەی پێخۆشە لە اقتصادی ئەو سێروالەوە مەسەن 4 ساڵ بەلێسا ڕێژمهوری چین هاتە داوۆسیوە لەوێ دیفاعێکی لە گلۆبەڵایزیشن. ترامپ کە تازە بوو بە سەرۆکی ئەمریکا ئەو مخالفی گلۆبەڵایزیشن بوو، بەڵام هێشتا ئەوەندەدا نەمەزرا بوو بێت بۆ ئەو کۆنفرانسە. ئەو پرسیارە هەیە کە چین کە بەخۆیڵە کۆمونیست ئەو چۆن یعنی اقتصادی دەوڵەتی هەیە، ئەو چۆن لایەنگری گلۆبەڵایزیشنە. بەبڕای من دلیلەکەی ئەوەیە چین بڵێن اقتصادی چین، اقتصادی سەرمایه‌داری چین 100 ملیۆن کرێکاری هەرزانی لەدەستایە. یعنی لە هیچ شوێیەکی دنیا ئەوەندە کرێکاری هەرزانی سنعەتی لە دەسترسی سەرمایە نیە. کرێکاریش یعنی کرێکاری هەرزان لە هەرکوێ بوو سەرمایە بۆ سوودی باڵا ڕۆکاتە ئەوێ. بۆیە لە هەموو دنیا و سەرمایەکان ڕۆکەنە چین، مەسەن تێسلا لە چین دروستەکرێت. بسیارە کارەبایەکان لە چین دروستەکرێوە. ئەموو شتەکان یعنی لە 30 ساڵی ڕابردووە زۆر کارخانە و
صنعات لأوروبا تعتيل كراون براون بورتشين شو كله خزان جزيات ربان بيوتري مصنعي دنيا ياخد يا مصنعي الدنيا بلام بيش قالوا كم مصنعي الدنيا خوي حموشتك برهم دينا بهزان در بينه چونکە کرێکرارەکەی کەمە ئەوەندەشتە کە هەرزانە وەختێک ئەو شتە هەرزانە ئەنێرە بۆ باقی دنیا کەس ناتوانێت بەری بگرێ بەڵام کە گەیشتە هەر شوێنێک لەوەیتە بە هەرزان نامێنێتەوە مەسەڵەن جنس لە چینەوە ئەچێ بۆ هەموو شوێنێک بە شێوەیەکی هەرزان بەڵام کاکاتە ئیتالیا مەسەن لە ئیتالیا هەرزانە کە چۆ فەرانسە لەوێ وانە کاتە مەسەن سوێد وانە بۆچی چونکە لێتر نرخی مەسەن ترانسپۆرت نرخی ئەچێتە سەری بە هەر حاڵمەوە تێبگەینلەوە کە سەرمایه‌داری ئیمڕۆ گلۆباڵە بەڵام فاتح ئەم سەرمایه‌داری گلۆباڵە بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە تۆش باست کرد لەوێ بە دیگلۆبالیزیشن ناوێ بێت و ئەوانە ڕوحاتی وا هەیە و تێگەیشتنی وا هەیە ئێستا لەسەر سەرمایه‌داری دنیا کە ئەڵێ ئەم گلۆبالیزیشنە پەشی کەوتووە و ئێمە خەریکین بە ڕوتێکی پێچەوانەوە ئەچی باسەکەش هەر ڕەبت ناکەنەوە تەنها بە سیاسەتەوە قسە لەسەر تەنها سیاسەتی ئابووری یاخود ئەو قەڵەشت و کێشە و ململانێ و شەڕەکە ئێستا بەهۆی ئۆکرانیاوە زۆر زیاتر دۆخی دنیای هەمووی خستۆتە ژێر ساو سێبەری خۆیەوە نایجەڕنەوە بۆ ئەوە تەنها هەڵێن خودی ئابووری بە جۆرێک لە جۆرەکان وای لێدێ لە داهاتووە کە وڵاتەکان بەشێک ئەتوانن ئیکتیفای زاتی بکەن یاخود بلۆکی جیاواز دروستە بێ کە ئەم بلۆکانە پێکەوە ئەتوانن بۆ مەوادی ئەوەلی بۆ مەوادی خواردن بۆ سوتەمەنی بۆ بەرهەمی پیشەسازی و بەرهەمی تەکنۆلۆژی و بەرهەمی فکری و ئەوانە پێکەوە هاوکاری بکەن و ئەوانەوە ئەم بلۆکانە کارێک بە جۆرێک لە جۆرەکان ئەم دابڕبوونەی کە کلااوس شواب باسی کردووە هەندێکی زۆر چاوەڕوانی ئەوە ئەکەن کە ئەمە ئایندەی سەرمایه‌داری ئەم سەردەمەی ئێمە بێ کە ئەمەش بۆ خۆی نەک هەر کێشە و ململانێ بینی سەرمایه‌داران هەندێک لەوانە کە تەوەقعی ئایندەی دنیا ئەکەن ئەڵێن ئەم جۆرە دابڕبوونە یاخود ئەم جۆرە قوتوببەندیەکە دروستە بێ فرسە دروستەکە بۆ ئەوی شەڕ بێت چونکە ئێستا شەڕ لە دنیاە ممکنامەکە لە ئۆکرانیا ڕوویدا هەموو دنیای خستە ژێر سێبەری خۆیەوە بەڵام کە بلۆکەکان بەو شێوازە لەگەڵ یەکتر دابڕان و ئەوانە ئەو دەم کێشە و شەڕ لە بینی بلۆچێکا لەگەڵ بلۆچێکی ترا تەسیر لەسەر ئەو شتێ پێڵێن بە ئینگلیزی سەپلای چین یاخود زنجیرەی بڵین مەوادە ئەوەلیەکان و دوای ئەو کە نیوە بەرهەم بە بەرهەمی تاو بگا ئەم زیینجیرەیە تێک ناچێت هەرحامە بەسەوەیە کە زۆر لە چاودێرەکان ئاوا ئەبینن و ڕاز نییە ئەمە ڕوانینەکە مەسەڵەن کەسێکی وەکو سەمیر ئەمین کە لە اقتصادی دنیادا کەسێکی ناودارە سەمیر ئەمین ناودار بوو بەڵێ ئەخ بڵێ دارەکەی هەرماوە خۆی نەماوە سەمیر ئەمین مخالفی گلۆبڵایزیشن بوو بەڵام ئەو مخالفەتە لە ڕوانگەی وڵاتانی ئەوەی پێڵەن دنیای سێهەمێک ئەسڵەن نەبووە بەڵام بڵێن وەختی خۆی لە زمانی سۆڤێتا دنیای سێهەمێکیش بووە کە جیا بووە لە سۆڤێت و لە ڕۆژاوا ئێستا کە ئیتر سۆڤێت بەو جۆرە نەماوە دنیای سێهەمێکیش نەماوە بەڵام واقعیەتەوەیە دنیا دوو دنیاە دنیای ئەمڕۆ دوو دنیاە نەک ئەمڕۆ یعنی 200 ساڵە دنیا دوو دنیا دنیای یەکەم ئەو دنیاە کە تیا سەرمایە کەڵەکەی سەرمایە لەوەیە ئەساسن ئەوە زۆرتر ئوروپایە و ئوروپای غەربیە و لەگەڵ ئەمریکای شمالی مەسەڵەن فەرزکەن ئوسترالیا و ژاپۆن و ئەوانش هەیە بەڵام ئەساسەن مرکزەکەی ئەمەیە ئەمە دنیای یەکەمە دنیای یەکەم لە تولی 200 ساڵی ڕابردووە تایە خەباتی
چینی کرێکار و ئەنواعی تحولاتی تر بۆتە باعثیەوە کە ئاستی ژیان چۆتە سەر بە دەرەجەیە بۆ چونکە ئاستی ژیان چۆتە سەر و لە عینی حاڵا کرێکارانیش توانیویانە دفاع بکەن لە ژیانی خۆیان حەقدەستی کرێکاریش چۆتە سەر بیمەش چۆتە سەر ئاگاداری لە کرێکار یا بڵێن لە بەشەری ئەم دنیاە چۆتە سەر مەسەڵەن تەندروستی چۆتە هەموو ئەمانە ئەو خەرجانە کە چۆتە سەر بۆ تەباعثەوەی کە دنیای یەکەم وەختێک سەرمایەگە خاتەکار مەسەڵەن سەرمایەکی 100 میلیاردی بخاتەکار ئەوەندە قازانجێ بێ بەڵام ئەگە ئەو سەرمایە لە دنیای دووهەما بخاتەکار 4 ئەوەندە سوودێ بێ دنیای دووهەم چییە دنیای دووهەم دنیای کە کەتیا کرێکار لە خوارە مەسکەنی کرێکار لە خوارە تەندروستی کرێکار لە خوارە ئەو خەرجانە کە لە دنیای یەکەمە سەرمایه‌داری مەجبورە خەرجی بکا لە کۆمەلگا بۆ کرێکار و بۆ بەشی جۆری جەمعیەتەکەی لە دنیای دووهەمە ئەوە نییە لە دنیای دووهەم هەر بۆیش دنیای دووهەم پێویستی بە ئیستبداد هەیە پێویستی بە سەرکوت هەیە پێویستی بە دەوڵەتی وا هەیە کە دەوڵەتی پۆلیسی هەیە منجورمەوە نییە کە دنیای ئەوەڵ پێویستی بەوانە نییە دنیای ئەوەڵش هەیەی بەڵام تەسەور کە لە دنیای ئەوەڵە مەسەن پۆلیس ناچێ هەروە مثلا بە ماشینی پۆلیس و بە گەشتی ناڵام ئێرشادوانە گەشت بە هەر کەسی بیگرێت و بیخاتە ناو ماشینەکەی و بیرفێنێ ئەوە نییە بەڵام لە دنیای یەکەمە ئەوە هەیە تەنیا لە ئێرانە نییە لە ئێران زۆر زەقا وستە بەتابەت لە مۆچمانەوانەوە بەڵام لە شوێنی تریژ وایە تقریباً لە سەراسەری ئەفریقا وایە ئستا نازانم ئەفریقای جنوبی چۆنە وەزی تۆزە گۆڕاوە بەڵام جارانج لەوێ وا بوو ئەم سیستمی ئستبدادیە لە دنیای دووهەمە بێجهت نییە دەوامی هێناوە تا ئێستا بۆ ئەوە دەوامی هێناوە کە لەوێ ئەم سیستمی ئستبدادیە کرێکار لە خوارەوە ڕاگرێ بۆ چون کرێکار لە خوارەوە ڕابگرێ جا ئەم جارە تسلا ئەگەر لەوێ تەولید بکرێت هەرزانتر تەواو بێ قازانج زیاترە بۆ ئاغای ئێلان ماسک یا مەسەڵەن هەر بەرهەمێکی تر لە بەرچاو بگری جا لەبەرەوە ئەم دنیای یەکەم و دنیای دووهەمە بە بڕای من تەقسیم بەندەیەکی دروستە بەڵام بۆرژوازی لە دنیای دووهەم کە مخالفەتەکە لەگەڵ گلۆباڵایزیشن ئەڵێ بەشی من کەمە لە هەموو ئەو قازانجەی کە چینی سەرمایه‌دار لە سەرتاسەری کوڕەی ئەرز بە بۆنەی ئیستثمارکردنی کرێکارۆ بەدەستی هێنێ کە پێڵێن ئەم باشتیا بڵێن ئەکومولیشن کەڵەکەی قازانج ئەو کەڵەکەی قازانجە سەهمی بۆ بورژوازی ئوروپا و ئەمریکا و ئەمانە زیاترە گەڕێتەوە بورژوازی مەسەڵەن حتا چینیش یا مەسەڵەن برێزیلیش یا ئەوانەی تر لەبەرەوە ئەو شتێک کە تۆ باست کرد بلۆکبەندی جیاواز دروستە بێ مەسەڵەن بریکس دروست بوو بریکس 6 وڵات بوون کە تقریبا بڵێن لە دنیای یەکەمی شابوون و لە دنیای دووهەمی شابوون لەو بەینابوون بەڵام مەسەڵەن نزیکەی لە 130 سەرمایە دنیایان بەدەست بوو بەو 130 ئەوان دەعاین وا بوو کە بەشیان کەمە لە قازانجی دنیا بۆیە بوون بە بلۆکێک بەرامبەر بە غەرب وەستا لەو بلۆکە زۆرتر رووسیە ماوەتەوە بەرامبەر بە غەرب یعنی مەسەڵەن برێزیل وانەما چین وانەما ئەفریقا جنوبی وانەما عن لەبیرم نییە ئەو سێدانەکەت هێند مەسەڵەن وانەما یعنی مەزموعی ئەم بلۆک بەندیانە زۆر دەوامیان نییە چونکە مرکزی ئەسلی دنیا مرکزی ئەسلی مەزرم ئابووری دنیا بەسەری مرکزی ئەسلی ئابووری دنیا ئوروپایە و ئەمریکا زیاتر هێشتا ئەمریکا زیاترە ئێستاش بەڵام ئەوروپاش تقریبا شانەدا لە شانی ئەمریکا لەباری بانکە مرکزیەکانیەوە باقی وڵاتانی دنیا یا باقی اقتصادەکانی دنیا داوای بەشی زۆرترەکەن بەشێک لە مخالفەتی لەگەڵ مخالفەتی ئەم بورژوازیە وڵاتانە لەگەڵ غەرب
لەسەر ئەساسی ئەوەیە بە شەکی خۆیان بە کەمەزان مثلەن ئەسڵ تاریخی ئیسلامی زدی مدرن لە بدایەتەوە لە سید جەماڵی ئەسەدەبادی و لە محەممەد عەبدوو و سید قوتبی مصر و لە خومینی ئێران و لە خامنەی و هەموو ئەمانە ئەساسی استبدادەکان و ئەساسی دیکتاتۆری وحشیگەریەکان لەسەر ئەوەیە کە بە بەشی خۆیان رازینین لە بەشی اقتصادی جیهانی بەڵام ئەساسی وەستانەوەکان بەرامبەر بە غەرب و ئەوەی کە پێوترێ شارستانەتی غەرب بوانەوە بەستەوە طبعا ئەوە تەنیا ئەوەش ئەوە کە مەسەڵەن مەذهبیە بەڵام حتا استشراق یا ئۆریەنتالیزم جەریانێکی مەذهبی نەبوو مەسەڵەن ئێدوارد ساید کتێبی لەسەر نووسیوە بەڵام جەریانێکی شەرقی بوو بەرامبەر بە غەرب بۆ معنا جەریانێکی دواکەوتوو بوو طبعا ئەوەیەکی مەسەڵەن 30-40 ساڵ بەحسی ئێدوارد ساید و بەحسی ئۆریەنتالیزم تەواوی فەزای فکری دنیای بەشێک بەس ڕەخنەی ئێدوارد ساعیدە لە ئۆریەنتالیزم و لە ئیستیشراق شێوازی ماوەڵەکردنی ئەو بڵێ ئەو ناوی کتێبەکەی خۆی نابوو ئۆریەنتالیزم ناوی نەنابوو دژی ئۆریەنتالیزم بەڵام زانم ئازامەکە بەڵام شەرحی ئۆریەنتالیزمە کرد و ئینتیقادی لێگر بەوەی کە بەڵام مثلەن بۆ نمونە لە جەیەکی وەکو سووریا کەسێک وەک سادق جەلال عەزم هات ڕخنەی گرت لە ئێدوارد ساید لە حاڵەکە خۆشیێت لە وڵاتانەش مەبەستمە ئەم کێشە و شتە لەباری فکری و لەباری اقتصادی و هەمووی بنەڕەتەکەی اقتصادە و دابەشکردنی ئەو حاصلەیە حاصلە چەند سەد میلیارد دۆلارە لە ساڵا ئەکرێ حسابی بکرێت چەندێکی لەو بەشی بەقەولی مەشهورە لە بەشی شێرەکەی ئەگا بە ئەمریکا دوایگا بە ئەوروپا جا دوای ئاگا بە باخی وڵاتانی تر یعنی بە بۆژوازی وڵاتانی تر و طبعا بەشێکیش حتا بەو دلیلە مثلا لە وڵاتێکی وەکو ئێران یا حتا لە تورکیە و لەوانە ئەڵێن ئێمە بە دلیوی غەرب زوڵممان لێەکە ناتوانین ڕفاهیات بۆ خەڵک تامین بکەین طبعاەوە واقعیەتی نییە و درۆیە بەڵام بیانوویەکە یا مثلا ئەو شتێک کە پێڵەن ئانتی ئەمپریالیزم بەشێکی ئاوایەتە بەهەرحاڵ باڵە بەحسەکەمان دوور نەکەوینەوە من پێما بە هەر لە ناو بەحسەکەیین و ئەم باسەش کە کردمان لەسەر گلۆبالیزیشن و ئەم شێوازەکە لەم بڵین جۆرە ئیستیکاکە لە ناو یاخود من ملانی و شەبەشیە لە ناو سیستەمەکەیە بوونی هەیە هەر ئەوە ئێستا مەسەلەن نەتوانێت غیتایشی ئایدۆلۆژی بێ بۆ کارێکە لە ئۆکرانیا ڕووەدا مەسەلەن زۆرێک هەن بەڵام مەسەلەی ئۆکراین مربوط نییە تەنیا بە گلۆباڵایزیشن مربوط بە قەیرانێکی ئابووری کە لە ساڵی 2020ەوە هەیە من نازام چەند کەسی تر لە دنیا حتمما زۆر کەسی تر بەڵام منش کەسێک بووم بە بۆنەوە کە لە ساڵی 2008ەوە زۆر بە دقت مەسەلەی بحران یا قەیرانی ئابووریم تعقیب کردووە و هەتا دەواری تاریخی تا 1925 کە یەکەم قەیرانی ئابووری لە ئەوروپا لە 1925 سەبت کرا وەک چۆن مەسەن بوومە لەرزە سەبتەکرێ وەک چۆن مەسەلەن کەش و هەوا سەبتەکرێ قەیرانیش لە دنیای معاسرە لە 1925ەوە ڕیجستر کراوە بەڵام لەو ساڵە بەدواوە تقریبان هەر 10 ساڵ جارێ 15 ساڵ جارێ 12 ساڵ جارێ قەیرانێک ڕووداوە دوای 1-2 ساڵ لا چووە دوای سەرمایه‌داری چووەتە بەرەوە ئەوە هەتا هاتوو بەڵام من لە 2008ەوە زۆر دابەزیمە سەری و لەو وەختەوە تا مەسەن 2 ساڵەوە پێش چەند وتاری گەورەم لەسەری نووسیوە یەکێک لەوانە ئەوە بوو کە من عەقیدەم وا بوو ساڵی 2020 قەیرانی ئابووریە لە ئەسڵا نەک قەیرانی کۆرۆنا قەیرانی کۆرۆنا لە سواری قەیرانی ئابووری بوو وەک چۆن مەسەن شتێک سواری ئەژدیهایەک بێ ئەو ئەژدیها بیگەڕێنێ بە دەوری عەرزە ئەژدیهاکە قەیرانە ئابووریەکە بوو و دلیلشمەوە بوو لە ئۆکتۆبری 2019 معمولاً لە ئۆکتۆبری هەموو ساڵێک بانکی جیهانی و سندوقی جیهانی IMF
راپۆرتێک لەبارەی اقتصادی جیهانەوەڵن لەو راپۆرتا لە ساڵی 2019 پێشبینی کرابوو کە لە ساڵی 2020 احتمالی زۆرە قەیرانێک ڕووبدا وەگەوەی 2008 بەڵام زۆر قوڵتر و بربڵاوتر و قرستر لە 2008 ئەمە پێشبینیەک بوو ئەو وەختەی کە ئەم بانکانە پێشبینی ئەم قەیرانیان کردو لە 2020 خۆ ڤیروسی کۆرۆنا هێشتا لە ئارادا نەبوو ڤیروسی کۆرۆنا لە ئاخری 2019 هەدەر بۆ بنەوە ناوێ ناوە کۆڤیدی 19 بەڵام پەرەسەندنەکە یەک دوو مانگ تولی کێشە بەڵام کە کۆرۆنا هاتوو کە پەرەیسەند خودی کۆرۆنا بوو بەعسی تعتیلی بڕێک لە بنگا اقتصادیەکە و ئەو تعتیل بوونە ئەو چەکوشەیدا لە اقتصادی سەرمایه‌داری دنیای کە احتمالەکەی کرد بە واقعیت یعنی بحرانێکە وتوان احتمالی هەیە ببێ دا کردی بە واقعیت لە وتارەکە باسیەوەم کردووتو ساڵی 2008 معلومە ئێوارە شەوی 15 سپتامبری 2008 لە واڵ ستریت بانکی لێمن برادرز تووشی چی بوو وەرشکستی بوو ئەوەی چی پێڵەن لەلایەوە تووشی ئیفلاس بوو ئیفلاسی لێمن برادرز لە 15 سپتامبری 2008 بۆ باعسی تەقینەوەی قەیرانێکی ئابووری کە هەر ئەو شەوە دنیای داگیر کرد بەڵام لە ساڵی 2020 بە بۆنێەوە کە قەیرانی کۆرۆنا هات تۆ ناتوانانی ڕۆژەکەی دیاری بکەیت بەڵام تقریبا دەتوانین مانگەکەی دیاری بکەینی بینی مەسەڵەن مانگی یەک تا مانگی سێ ئەم قەیرانی کۆرۆنا بوو بەعسیەوە کە قەیرانە ئابوووریەکە تحقق پێیا بکە یعنی لە مارسی 2020ەوە ئیتر قەیرانی ئابووری دنیای داگیر کردو مثلا منهۆیەوەی ببێتە واقعیت هاوڕێفاتێ حەم لە هەلایەکی تریشەوە دایپۆشی یعنی حقیقەتەکەی داپۆشی لە چاوی زۆرێکە ئیمکانی قەیرانی کۆرۆنا ئیمکانی دا بە دەوڵەتەکان کە زۆر باسی قەیرانی ئابووری نەکەن ئەگینا باوەڕ کە من شک نابم لە شوێنێکا توانی بێتیان دایپۆشن مثلا هەر لەم سوێدە کە ئێمە لێژین هەر لە مارسی 2020 بانکی مرکزی هات 500 میلیارد کرۆنی دا بە بانکەکان پێشەکی بەبێ هیچ سوودێک بۆ ئەوەی کە گارانتی بکە کە ئەم بانکانە لە قەیرانی ئابووریا تووشی سەدەمە نابن واقعانیش چاریان کرد یعنی ئابووری سوێد لە توولی 3 ساڵی ڕابردووە سەدەمەی نەدیوە لە قەیرانی جیهانی قەیرانەکەیان تەجیر کرد ڕاستە منزورمە ئەم قەیرانە کە لە 2020ەوە دەستی پێ کردووە قەیران نەک هەموو قەیرانە بەڵام ئەکسەری قەیرانەکان لە 200 ساڵی ڕابردووە یا بوونەتە هۆی شەڕ یا بوونەتە هۆی شۆڕش انقلاب یا بوونەتە هۆی هەردووکیان قەیرانی یعنی شەڕی ئوکراین یەکێک لە حاصلەکانی ئەم قەیرانە جیهانیە سەر شەڕی ئۆکراین من پێم خۆشە حەزەکەم ئەمێ سەرنجی تۆ لەسەر ئەم تێڕوانی نەبزانم لەسەر قەیران ئێمە مارکسیستەکان کۆمونیستەکان زۆر کات لە باسی قەیرانە باسمان تەنها لە هین کردووە لە قەیرانی ئابووری کردووە یعنی زۆرتر هەر قسەمان لەسەر قەیرانی ئابووری و لایانی قەیرانی ئابووریە بەڵام زۆر جار ئەبینیت کە ینی ئەوەی کە ئێستا ئەوترێ لەسەر قەیران بەگشتی ئەوەی کە قەیران چەند لایەنی هەیە چەند ینی ئەوەی کە ئێستا ئێمە قەیرانە هین چۆن ئەڵێ پێرفێکت ستۆرم بە ئینگلیزی ینی عاسیفەیەکی سەتاسەتی ینی ئەوە کە هەم لە ڕووی ئابووریەوە قەیرانە هەم لە ڕووی کەڵچەریەوە قەیرانە هەم لە ڕووی ئەوەی کە پێوترێت سۆشیال ریپرۆداکشن یاخود دووبارە بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی قەیرانە هەم لە ڕووی ئیکۆلۆژی لە ڕووی بیئەوە قەیرانە و هەم لە ڕووی سیاسیشەوە قەیرانە ینی بە جۆرێک ئەوەی کە ئەم تێڕوانینەی هەیە ئەمڕۆ ئەڵێ سەرمایهداری هەر ئەوە نییە وەزعێکی ئابووری دیاریکرا و کە سادێکی بازار هات بێتە ئاراوە نا لە ڕووی
بڵین دووبارە بەرهەمهاتنەوەی کۆمەڵایەتی، ئەوەی کە پەیوەندی بە نەخۆشی و پەیوەندی بە ئاگاداربوونی مناڵ یاخود پەروەردەکردنی مناڵەوە هەبێ لێرەشە قەیرانمان هەیە. سەرمایه‌داری لە هەموو شوێنێکی دنیاە، هەتا بۆی بکرێ پارەی لەم کەناڵانە گرتووەتەوە، لەم خزمەت گوزاریانەی کەم کردوتەوە لە ئەمریکا، لە ئەوروپا، کۆرۆنا کەشفی کرد و دەری قسکە ئێمە تا چ ڕادەیەک لەم بابەتەوە کەم و کوڕیمان هەیە. لە ڕووی بڵین ئیکۆلۆژیەوە یاخود لە ڕووی بیئەوە قەیرانەکانی بیئە معلومە کە چی بەسەر ئەم دنیاە هێناوە لەم ڕۆیە. لە ڕووی سیاسیەوە ئەوەی کە ئەیبینیت خەڵک زۆر بە کەمی ئێستا متمانی بەدام و دەستگا کۆمەڵایەتیەکان ماوە، ینی بەلایەک دموکراسی ئەوەی کە پێوتێ دیموکراسی لە خودی ئەمریکا وتەنە لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپا بۆتە جێگەی گاڵتەجاری کە ئەمە چ دیموکراسێتێک ئەمەی کە ئەو گاڵتەجاری کە بۆ نمونە لە بەریتانیا ئەیبینی لە بۆریس جۆنسنەوە بۆ کەسێک کە ناتوانێت مەسەلەن مانگێک کەمتر بتوانێت بەبەردەوام ببێ بەڕێی زۆر دوایی ئێستا ڕئیسی حیزبی محافزین گەورەترین حیزب کە حکومەکە ئەوانە ئەنوا و ئەشکال دزی و جەردەی لەسەر کەشف بێت و ئەوانە هەموو ئەمە نیە بێئەتیباری کردو لەم دام و دەستگایان لە ڕووی کولتوریەوە مەسەلەن کە ئەیبینیت ئەوەی کە پێوترا لیبرالیزم چوارچێوەیەکی ئایدۆلۆژی و فکری بوو ئەمڕۆ داڕماوە بە جێگەی ئەوە ئەم ئایدۆلۆژی و فکرە هاتوۆتە پێشەوە کە ڕاسیزم و جاکردنەوەی ئینسانەکان و بەشبەشکردنی ئینسانەکان، یعنی هەم تەوازنی ئایدۆلۆژی بۆ ژوازی تێکچووە، هەم لە ڕووی سیاسیەوە قەیرانی هەیە، هەم لە ڕووی ئابوووریەوە قەیرانی هەیە، هەم لە ڕووی ئیکۆلۆژیەوە قەیرانی هەم لە ڕووی دووبارە بەرهەمهاتنەوەی کۆمەڵگەشەوە قەیرانی، ینی قەیرانەکان هەمەلایەنەن و ئەمە تەنها باسی ئابووری نییە و ئەم قەیرانانە تەحەدایەکی گەورەن. من لێرەوە گەڕێمەوە بۆ شتێک کە کلاوس شواب وتی کە باسی ئەوەی کرد دیفریگمنتد یاخود این لە چاو گرێد ریسێتێکا کە چاوەڕوانیە کە سەرمایه‌داری خۆی گرێت ریسێت کاتەوە 2 ساڵ لەمەوبەر و کتێبی بۆ نووسی بوو تڕوحاتی بووە بوو، هەستم کرد کلاوس شوابیش تووشی ناومێدی بووە، هەستم کرد ئەویش ئیتر ئەڵێ تەواو، ینی ئێمە گەیشتونەتە جێگایەک کە سەرمایه‌داری خەریکە کۆمەلگای بەشەری بەرەو لێواری لە ناوچوون ئەبا. ئەگەر لەبیرت بێ هاوڕێشم ئەو وەختەی کە 3 ساڵ تقریبان 3 ساڵەوە پێش ئێمە لە بەرنامەیەکی ئاوا باسی ئەو کتێبەمان کرد، من باسی ئەوم کرد کە کلاوس شواب لە دوای دەرچوونی کتێبەکە مقابلەیەکی کردووە لەگەڵ سایتی زایت ئەڵمانی، زایت بەمەنا سەردەمە لەوێ تەبعاً پرسیار و وەڵامی توولانی کردو، بەڵام ئاخرین پرسیار و ئاخرین وەڵامەکە زۆر جالبە، یعنی بۆ ئێستامان جالبە. لیان پرسیوتیان باشە سەرنجام تو ئەم هەموو قسەکەی و ئەم هەموو یعنی باسی ئەوەی کە وتی وەزیەتەکە زۆر خراپە، ئەو بردیەوە بۆ نیۆلیبرالیزم، وتی ئەمە پەنی نیۆلیبرالیزمە بەسەر دنیا هاتووە، بەسەر بەشەریەت هاتووە، بەسەر اقتصاد هاتووە. معلوم بوو 30 ساڵ زیاتر لە 30 ساڵ حەزاڵبوونی نیۆلیبرالیزم دنیای بەرەو ئەم وەزیەتە بردووە، ئیتر ئەبێ لاچێت. لیان پرسیوتە لەخرە تۆ قسەت چییە؟ ئاخر قسەت چییە؟ وتی ئاخر قسەم ئەوەیە ئەگەر چەکوشکاریەکی نەکەین یا ئەکێشێ بە شەڕ کە ئەو ئەوبەتە پێوت ڤایۆلەنس، یا ئەکێشێ بە ڤایۆلەنس یا ئەکێشێ بە ڕێڤۆلوشن. ئێستا ئەگەر من و تۆ دەستمان بە ئاغای کلاوس شواب بگەیشتایە ئەمانوت جاخۆ گەیشت بە هەردووکیان هەم بە شەڕ گەیشت لە ئۆکراینە، شەڕی ئۆکراین جۆغرافیاکەی ئۆکراینە ئەگەنا شەڕەکە کە تەسیر لەسەر دنیادانەوە هەرو تووتر ئینقلابەکەش لە ئێرانە جۆغرافیاکەی ئێرانە ئەگەنا شعاعەکەی بە هەموو دنیا گەڕا. یعنی ئەوەی کە ساڵی 2020 کلاوس شواب وەک ئینزارێک وەک واڕنینگێک باسی کرد، سایتر لە واڕنینگ دەرچ بۆیە بە بڕای من قسەکەی تۆ زۆر بەجێیە، یعنی خودی کلاوس شواب ئەگە تەماشای بکرد لە ڤیدیۆکانە بە دەموچاویان دیارە کە ئەم کابرایە ناومێدە،
قسەی پێ نەماوە یعنی هەر بۆش کەوتیان پێوتیان دەست هەڵگەوتی دەسەڵ ناگرم وتیان وە دیارە ناتەوێت دەست هەڵگرێتان نەمریوتی نە دەست هەڵ ناگرن چکە خۆش شێزانە کە ئەم فۆرومیشە لەوانەیە دەوامی نەبێ یعنی فۆرومی داووسش لەوانەیە دەوامی نەبێ یعنی تۆ حساب کە مەخسەم بۆ یەکی وەکو من کە تەمەنێکم لێ چوو ئەمە زۆر ئەم ئەحساسە زۆر لێ تێگەم کە ئەو ئینسانە 50 ساڵە یا 52 ساڵە ئەم فۆرومای گەڕێەوە هەموو ساڵێک بۆ تەباعسی شانازی بووە بەڵام ئێستا لەم 2-3 ساڵی ئەخیرا تەماشاکە ئیتر فۆرمەکەی ئەویش کار ناکە ئەخۆتەنە فۆرمی ئەو نییە ئەوەندەی تینگ تانک لە سەرمایهداریە هەیە یعنی ژمارە نایە تینگ تانگەکان هەموو بانگە مرکزیەکان هەیەە هەموو دەوڵەتەکان هەیەە گروپی بیرکردنەوە ئەوەی لە ئێرانە پێڵەن ئۆتاقی فکر بەڵام فۆرمی داوست لە هەموو ئۆتاقی فکرەکان عالەمیتر و جیهانگیرتر و چی ئەوش کار یعنی ئەو بە نظری من بە تەموچاویان دیارە ئەحساسی ڕەنجەڕۆییەکە ئەحساسی نامرادیەکە و ئەحساسی نامرادی خراپترین ئەحساسە لە بەشەرە ئەوەی کە تووشی دپرشنۆمانە بۆیە ئەگە بچینە سەر باسی بحرانەکەم نەڵێم ئەو بحرانەی کە ئێستا چونکە من تۆ بە یەکۆ باسەکەم بۆیە من باسی خۆمەکەم ئەگنا زۆر کەس لەم 3 ساڵی ڕابردووە باسیوانە کردەوە کە بحرانێکی گەورەی ئابووری هەیە و ئەگە کەسێک لەباری فکریەوە یا لەباری تئۆریکەوە باسی قەیرانی کردبێت لە 2-3 ساڵی ڕابردووە ئەمە حدودی ساڵێکە ئیتر بحرانەکە گیرفانی هەموو کەسێکی داتەکاندووە یعنی مەسەڵەن لەم سوێدا زۆر سەیرە خۆت دەزانێت لە سوێدا من تۆ وابدان بینەران ئاگادارن هەردووکمان لە سوێ دەژین خەیار یا هاروێ لە سوێد دێ بەرهەمی فەلاحەتە بەرهەمی سنعەت نییە هیچ مادەی خامێکی لە وڵاتێکی ترۆ نایەت کرێکاری سوێدیت دوایش هیچ ترانسپۆرتێک ناچێتە سەری چونکە لە سوێد بەرهەم دێت بەڵام ئێستا تۆ بڕۆ تەماشاکە بدانە خەیار قیمەتی چەنە لە چاو ساڵێک لەوە پێش 3 قات گران بووە خەیار بۆ گرانە بێت یعنی ئەمە قەیرانێکە وەختە ئەو خیارەکە گرانە بێت کێ گرانێکە ریتیلەر گرانێکە اینێ ئەو فرۆژگایانە کە ئیدا تەحویلی من و تۆ بەڵام ئەویش بۆ قازانجی خۆی چونکە ئەوش لەباری ترۆ قازانجی کەم کراوەتەوە حەزەکە قازانجەکەی خۆی زیاد بکە ئەبێ ڕێنتای بانکەکان بداتەوە بێ ئەبێ ڕێنتای بانکە سەرکەوتووە ینی سودی بانکەکان دابینکەوەلیسیتی بدا خەرجی گاز بدا ئەوانە بدا خیار گرانەکە بەڵام کە خیاری گرانکرم دارە من تۆ نایکرێن کە من تۆ نەماکردی ئەم جارە لە ئاخری هەفتا مەجبورە هەڵی ڕێژەی یعنی ئەویش زەرەرەکە یا مەسەڵەن فەرزکەن ئەلان تۆ میسالی ئینگلیست تێناوە ئەم کەسێک کە ئێستا سەرۆک وەزیرانە لەوێ هەر 3-4 لەوە پێش ئەتسابێکی زۆر مەسەڵەن چەند ملیۆنی بوو لەوێ کرێکاران و مەسەڵەن معلم و ئەوانەی حقوق وەرەگرن وتیان باشە تەورم چۆتە مەسەڵەن 40% چۆنەکرێ حەقدەسی ئەمە نەچێتە سەر ئەو شتێک کە سەرۆک وەزیران جوابی داوە زۆر سەیرە و جوابێکیش کە دوایە کرێکاران دایانەوە یعنی ڕێکخراوە کرێکارەکەن ئەوتی ئێمە ناتوانین حەقدەسی ئێوە زیادکەین حقوقی ئێوە زیادکەن چونکە حقوقی ئێوە زیادکەین ئەمجا تەوەڕمی زیاد دەبێت یعنی ئەو پێی وابوو یعنی بەڕاستی پێی وابوو پێی وابوو ئەمانە مەسەڵەن کرێکارن ئەمانە سەریان لە ئەقتصاد دەرناچێ ماشەڵڵا ئەو دەرسی خوێندووە یعنی سەرنجی ئەوەی نەداوە یا ناتوانێت سەرنجی ئەوە بدا کە ئەمڕۆ هەموو کەسێک بەقەت مەسەڵەن پرۆفسۆرێکی 20 ساڵەوە پێش ئاگادارە لە ئەوزاعەکە وبەتە لە ئەوزاعی اقتصادی ئەخە کەسێک ژیان بکە ئاگادارە لە اقتصاد لەبەرەوە جوابێک کە دایانەوە زۆر جالب وتیان زۆر سێرە تۆ باسی تەورم ئاواکەی ئەگەر تۆ حەقی ئێمە زیاد بکەی حقوقی ئێمە زیاد بکەی ئێمە زیاتر شت ئەکرێن
و تجارەت زیاتر و لە نەتیجە اقتصاد ڕشت دەکا و تەورڕۆن کەمەکە. یعنی حسابێکە ئەم قسە چەندە ڕۆشنە لەلایەن کرێکاران و ڕێکخراوە کرێکارەکان و جوابی ئاغای سوناک دراوە. ئەمە دنیای ئەمڕۆیە، یعنی دنیای ئەمڕۆ احتیاجی بەوە نییە مەسەن کەسانی زۆر پرۆفسۆر باسیەوە بکەن کە بحرانی قەیرانی اقتصادی. مەسەن نانسی فرێزەر زۆر بەوردی باسیەوەی کردووە کە ئێستا بحرانەکە مڕەکەبە. بۆچی بحران مڕەکەبە؟ ببرامن لەمە دووە هەر بحرانێک بێتە بەرەو مڕەکەبە، بحرانێکی تریش بێتە بەرەو مڕەکەبترە لەوەی کە ئێستا هەیە. وەستا مەسەن لە ئێرانە مەسەن پێڵەن ئەبەر بحران، ئەبەر بحران یا حتا پێڵەن بحرانی مڕەکەبیش. بەڵامیتە ئەمە ئەلان هەموو کە سێزانێک کە ئەم بحرانە کە بنەڕەتەکەی پایەکەی بحرانی ئابووریە، تەنیا بحرانی ئابووری نییە. و هەموو شتانێک کە تۆ باست کرد، ژینگە، تەندروستی، هەموو ئەوانە ئەگرێتەوە. بەڵام کە هەموو ئەوانەی گرتەوە ئەمجارە سیاسەتی شەگرێتەوە، سیاستەگرێتەوە بۆ معناڵێن باشە تۆ چکارەی گە تۆ دەوڵەتی نەتوانی مەسەلەن دەرمان دەوا و دەرمان ئەلان لە ئێرانە داوا و دەرمان نییە. حتا مەسەن بوومە لەرزەک لە خۆی بوومە لەرزە ڕوویداوە بەفرە بارێ ناتوانێت چادر تەمین بکە. ئەڵەندە ئەگەر وایە تۆ چی دەوڵەت هەرچی بێ ئەرکی ئەوەی لەسەر شانە کە ئەم شتانە تەمین بکە، نەک تەنیا لە ئێران، لە ئینگلیسی شەرواڵێن بە دەوڵەتی ئینگلیس. ئەڵەن ئێوە مەسەن ئێوە برێگزیتتان تەرتیبدا کارێکی باشتان کرد، ماشەڵڵا ئابووری ئینگلیستان وا لێ کردووە. یا مەسەڵەن فەرزکەن لە ئەمریکا خەڵک لە ترامپ زۆر ناڕازی بوون، چون ترامپ بەڕاستی سیاسەتەکانی ڕاستە بۆ اقتصادی ئەمریکا بەکارە هات، بەڵام بۆ خەڵکی ئەمریکا بەکار نەهات، پێشگەلەوە کە بۆ خەڵکی دنیاش خراپ بوو. بەڵام دوای ئەوەی کە ترامپ چووە کەنارەوە، ئێستا بایدنیش کە هاتووە هەروایە. بۆ معنا ئەوەی کە تۆ باست کرد متمانە بەو شتە کە پێڵەن دموکراسی وها هاتووتە خوارەوە، کەیت مەسەڵەن فەرزکەن کەسێکی وەکو پوتین مەسخەرەیەکا بە ئەوروپاڵێت چییە ئەنازن بە دموکراسیەکەتان بای پوشێک. یعنی ئەو سیستمی دیکتاتۆریەکەی خۆی کە ئەوش هەر لەسەر ئەساسی پارلەمانوانەیە، بەڵام لەسەر ئەساسی دیکتاتۆریاڵێ ئەمەی من باشترە لەوەی ئێوە، چونکە دموکراسیش ئابروو چووە، بەڕاستی دموکراسی ئابروو چووە. بەڵام جوابی پۆتینە، جوابێکیش مەسەن لە ئیتالیا یا لە ئێران باسی ناکرێت، باسی حاکمیەتی شوراییەکرێ، باسی ئەوە کرێت کە خەڵک لە جاتی دموکراسیە کە قەرارە مەسەن 4 ساڵ جارێک انتخابات بکرێ، سیستمی شورایی ئەوەیە کە خەڵک ڕاستە و خۆ لە ئیدارەی شوێنەکانی خۆیانە دەخالەتیان هەیە و ئەم دەخالەتش بەردەوامە. و ئەگەر مەسەڵەن هەیەتێک هەڵە بژێرن بۆ کارێک، ئەگەر دوای مانگێک دەرکەوت 2 نەفەر لەو هەیەتە بە کەڵکیەوە کارنان، ئەو دوو کەسە لابن دوو کەستر دانن. ئەمەیە سیستمی شورایی، نەک وەک سیستمی پارلەمانی یەک جار بچی دەنگدانێ بکەیت دوای تا 4 ساڵ ئەو کەسانە لەسەر شوێنی خۆیان بن و جوابی تۆ نەدەنەوە. مەزورمەیە مەسەلەی دموکراسی بە شێوەیەکی زۆر بنەڕەتی ئێستا چۆتە، یعنی اعتباری خۆی لەدەست داوە. ئەوەیە قەیرانە سیاسیەکە و قەیرانە سیاسیەکە جامجارە لە شوێنێکە باقی قەیرانەکانی تریش جەمبێ، وەکو مەسەڵەن ئەلان لە ئێرانە ئیتر جارە قەیرانە سیاسیەکە ئەتوانێت ببە بە شۆڕش، ببە بە ئینقلاب، یا بڵێ خۆڕۆشانێکی ئینقلابی کە دوای دێنەوە سەر باسەکە. من پێم خۆش بوو زۆرتر لەسەر باسی هین بڕۆین لەسەر باسی ئۆکرانیا، چونکە زانم کە ئێوە هاوڕێ فاتحی شێخ تەسویرێکتان هەیە لەسەر ئەم جەنگەی کە لە ئۆکرانیا بوو کە بۆ من زۆر جێگەی سەرنجە، بەڵام بەرنامەکانمان بەم جۆرە زۆر درێژە بێتەوە. وەک پێشتریش اتفاقمان کردبوو نی سەعاتی کۆتایی دابنین بۆ ئێران. گەشتن بۆ سنوورە گەیشتین بە نیم سەعاتی ئاخیر، بەڵێ سەعاتی یەکەمی بەرنامەکەمان تەواو بوو. ئێستا ئیتر کاتی ئەومانە کە بچینە سەر دۆخی ئێران، چونکە منەزانم ئەگەر تۆ ڕێگام بدەی من یەک ڕستە لەبارەی ئوکراین و بۆی تێپەڕ بین لەمە.
بەڵام چونکە باسی ئۆکراین ببڕە من لە ساڵ 2023 شەڕی ئۆکراین بەردەوام بێ تقریبا پێم وایە 2 هەفتە یا 3 هەفتەی تر 1 ساڵەی ئەگەڕێتەوە لەبەرەوە ئێمە ئیمکانمانەیە بەردامەیەکی تر دابنین بۆ ئەوە چکە بەڕاستی ئەوە مەسەلەیەکی زۆر مهمی دنیا زۆر جێگەی پێشوازیمە بۆ زۆر سپاس دەکەمان لە ئێستاوە ئەو جملەیە کە ئەمەوێ باسی بکەم ئەوەیە ئەڵم نزیکەی 12 مانگ لە شەڕی ئۆکراین تێپەڕە بێ بەڕای من 12 دقیقە وەختی ئەوێ کەسێکی ئەم زەمانە خەڵکی هەر وڵاتێک بێ 12 دقیقە بیری بکردایەت و ئەیزانی کە ئەمە شەڕێکی وحشەتناکی ملهوڕی میلیتاریستی دەوڵەتێکی دیکتاتۆری پوتینە کە وڵاتێکی وێران کردووە من کارم بە زلینسکی و دەوڵەتەکەی نییە بەڵام کۆمەلگایەک وێران کراوێت یعنی ئەمە حتا بەر لەوە کە یەکەم گەڕک وێران بکرێ لازم بۆ هەموو کەسە بزانێ ئەم شەڕە بۆ چییە یەکی وەکو من کە شتەکانم تاقیب کردووە من لە ساڵی 2007ەوە تاقیبم کردەوە تومە پوتین خیاڵی هەیە شەڕێک هەڵگرسێنە کە ماهیەتی شەڕەکە جیهانیە شەڕی سێوەمە و نووسراوم لە وەختۆ هەیە ئەگەر قەرار بوو بەردامەیەک دابنێن من نووسراوەکان پیدفەکانت بۆ ئەنێرم کە دایبنی لەسەر سایتەکە مەزورمە ئەتوانین تێپەڕ بین لەمە چونکە مەسەلەی ئێران مهمترە بەڕاستی زۆر باش بەرحاڵ بچینە سەر باسی ئێران هاوڕێ فاتحی شێخ من وازانم بەشێکی زۆری بینەرەمان چاوەڕێی ئەم لەحزێن کە ئێوە سەبارەت بە دۆخی ئێران وە سەبارەت بەو خرۆشانە شۆڕجێڕانی کە لە ئێرانە بەڕێوەیە نەزەری خۆتان بڵێن هەڵسەنگاندنی خۆتان بڵێن و بەو تەجروبە و بەو دیدە وردە و وردبینەوە کە بۆ دۆخەکە هەتانە بڵێن کە ڕێگای پێشڕەوی ڕێگای بەرەو پێشچوونی ئەم جوڵانەوەی بەکوێیە من وازانم بەشێکی زۆری بەڵام بەر لەوەی بچینە سەرەوەی کە پرسیارەکانم بەم شێوازە مەترحکەم من ئەوەش زانم کە بەشێکی زۆری بینەرانمان ڕەنگە تەنانەت گلەییان هەبێ بە نزیکی 5 مانگە دۆخی ئێران بەڕێوەیەوە ئەم جوڵانەوەیە کە لە نەزەر ئێوە خۆتانەوە شۆڕشێکی گەورەیە هیچەکە لە ئەو پێشبینیانەی کە کاڵاوشواب کردی بۆ دنیا و ئەمە شۆڕشە بەڵام شۆڕشە بۆ هەموو دنیا بەڵام جوغرافیەکەی ئێرانە ئەوەی هەڵسەنگن بەڵام لەگەڵ ئەوەیە کەمتر نەزەرتان بۆ ڕەئیتان دەربڕیەوە یاخود نووسراوتان نووسیوە لەم بابەتەوە من نەزانم تۆ وەڵامی خۆتە هەیە وەڵام پێم خۆشە بەر لەوەی بچمە سەرەوە کە پرسیاری وردکەم لەسەر دۆخی ئێران پێم خۆشە وەڵامی ئەم پرسیارە لە ئێوە بیستم چکە زانم ئەمە پرسیاری بەشی زۆری بینەرانە بەڵە پرسیارەکە بەجێ بەڵام پرسیارێکی بەجێم هەیە بەرامبەر بە مەسەلەیە ئەڵێم بۆ کەسانێک کە منە ناسن پێیان وایە من ئەبێ بە مەقالەی بە مەطلبی دوور و درێژ و بە ئانالیزی دوور و درێژ ئیبرازی وجود و ئیبرازی نەزەری خۆم بکەم بۆچی شعر ئەمرازێک نییە بۆ بەیان من لەوانەیە ئەگەر ئەنەرژی یارمەتیم بدا لەوانەیە لە داهاتوویەکی نزیکە شتێک لەسەر مەسەلەی شعر بنووسم کە پێشینەکەی ئەبمەوە بۆ قەدیمیترین شاعرە کە ماوەتەوە ئەسەرەکەی کە سافۆی یۆنانیە بۆ نیشان بدەم کە شعر لە هەموو سەردەمێکە یەکێک ئامرازەکانی بەیانی عەقیدە و ڕۆحیە و نەزەری ئینسانەکان بووە ممکنە یەکێک بڵێ ئاخر شعر شعرە و نووسراوە نووسراوەیە من ئەڵێم ئەوڵێ من لەم ماوە ڕفاتە ئیجازەم دەبە ئەوا بڵێم تەوەقوعەکە بەرزترە چاوەڕوانەکە لە ئێوە زۆرترە ئەوە سەر باس مەسەلەکە ئەوەیە من هەرکەس مەسئولە لە قسەی خۆی بەڵام من وایە خوێت بۆ ینی کە ئەو هینا بینم واز دەکەم چاوەڕوانەکە لە ئێوە زۆرتر ئەوەی زۆر باشە من زۆر سپاس دەکەم سپاسی ئەوانیش دەکەم
ئەو چاوەڕانیان لە من هەیە بەڵام من 64 ساڵە یەکەم تێکۆشانی سیاسی و حتا ئەدەبیم بە یەکەوە 64 ساڵ بە لێسە دەست پێ کردو عمرێکی درێژە ئەو ڕەشەمەڵوانە تەمەەن درێژی سپاس دەکەم لەم 64 ساڵە من هەم تێکۆشانی سیاسیم یعنی هەم ئەکتیڤیستێکی سیاسی بووم هەم ئاکتیویستێکی ئەدەبی بووم هەردوو کاراکتەرەکەیم بووە ئێستامە چەند ساڵێکە بەشی ئاکتیویزمی سیاسیەکەم بە بۆنەی وەزیەتی تەمەن و ئەنرژی و ئەوانەوە کەم بووتەوە ئاکتیویستە ئەدەبیەکەم کە طبعاً هیچ وەخت من تعتیلم نەکردو بەڵام ئێستا لەوانەیە فریکوێنسیەکەی یعنی هینەکەی زیاتر بوو بێ بەرهەمەکانی بەڵام من لەم بەینا لە فەیسبووکی خۆم شێرێکی خۆم دانا بە ناوی دنیای ئارزوویەم شێرێکی فارسیە 35 ساڵ بەر لەیسە من ئەو شێرم وتووە وابزانام ئەو وەختە تۆ جوانێک بووی هاتیتە مەقڕی معلومە دێ وەختە من لە مەقڕی معلومە سەرپرستی رادیۆ دەنگی شۆرشی ئێران بووم و ئەو شێرم هی ئەو وەختەیە و هەرە وەختە تەبان شێرەکە لە ئەوروپاش چاپکراوە و من حتا ڕسمێکی چاپکراوە کۆنەکەی ئەوروپاش مەرداناوە لەسەر فەیسبووکەم من لەوێ طبعاً باسی دنیای ئارزوی خۆم کردووە ئەو جۆرە کە من دنیامە بینی و زۆرێک لە هاوسەنگەرەکانی من هەروایان ئەبینی بەڵام لە ئاخری و شێرا وتومە لە ئەوڵ ئاوا دەسم پێ کردو بنشین تا باتۆ بگویم ئەس دنیای ئارزویم بەڵام لە ئاخرا وتومە بگذار باز هەم باتۆ بگویم ئەس دنیای ئارزویم یعنی ئەمە تەواو نابێ یعنی مەزم وەیە ئێستاش کە من ئەم ماوەیە زۆرتر شێرەکانم داناوە بازێک لە شێرەکانم بە بڕای من ئەکرێ کەسێک بیخوێنێتەوە وەکو مانیفستێک چاوی لێ بکە وەکو مەطلبێکی ئانالیزی چاوی لێ بکە مەسەڵەن شێرێکی هەم بە کوردیان بە فارسی شێرێکی فارسیم هەیە بە ناوی تەرهی یەک منداڵ باسی کرێکار و کۆمونیزمە کاڵێ پێشنیاریەوەکەم منداڵێک دروست بکرێ بە بۆنەی ئەم شۆڕشەکە لە ئێران هەیە و بە بۆنەی موقعیەتێکە کرێکار و کۆمونیزم لە شۆڕشی ئەلعانی ئێرانە هەیە منداڵێک دروست بکرێ وەکو منداڵی مەسەڵەن نۆبێلیا منداڵی وەرزشی بەڵام نەک لە تەڵاو لە ئاڵتون و لە زێو یا بەڵکو لە پۆڵا منداڵێک دروست بکرێ لەلایەکی بنووسرە کارگەر لەلایەکی بنووسرە کۆمونیزم ئەمە شێرە بەڵە شێرە بەڵام فۆرمێکی جوانترە لەوە کە من ئەم شتم بهێنایە بە شێوەی پەخشان و بە شێوەی نەسر بنووسایە مەزم وایە من هەردووکیانم هەیە من هەم توانای ئەوم هەیە کەشتی تەحلیلی بنووسم هەم توانای ئەوم هەیە کە شێرێک بنووسم کە ناوەڕۆکەکەی ئانالیزە بەڵام فۆرمەکەی فۆرمی شێرە یعنی خۆ بێ یاگلەی بێ یا هەرچی بێت لە من عینی ئەوە بەخەولی مەشهور بە عینی ئەو سکە سەیم کۆین تەحویلیە دەمواڵم باشە ئێوە بۆ زەحمەت بە خۆتان نادەن سەرنجی شێر بدەن شێر شتێکی مهمە بەرحاڵ بەڵام من بە هەر حاڵ ئێستا کە ئیمڕۆ هاتووم معناوە بۆیە هاتووم کە ئەگەر قەرزدارێکم قەرزەکانم بدەمەوە لەمە دووە تەبعاً چ بە نووسین چ بە مقابلەی تەلەڤیزیۆنی و ئەمانە هەوڵەدەم ئەو شتانەی کە لەبارەی دنیاوە لەبارەی شەڕی ئۆکراین و لەبارەی انقلابی ئێران و بەنەزەر مگایە لەبارەی تەجربەی انقلابی 54 ساڵەوە پێشەوە کە خۆم تیا بەشدار بووم ئەو باسانە بکەم ئمڕۆژ طبعاً سەرەتایەکی ئەو بەحسەکەن بەیەکەوە هاوڕێ فاتح من پێم خۆشە زۆرتر لەسەر ئەم خاڵە قسە بکەین ئەوەی کە لە بەرچاوە ئەوەی کە ئەبینرێت
بەشێک لە هاوڕێیانی کۆمونیستوانە زۆر دڵخۆشن، ینی نەک دڵخۆشن هەموو دڵخۆشین، هەموو ئیتر شۆڕش و خرۆشانی شۆڕش جێڕانە جەژنی چەساوەکانە، جژنی ئێمەکە چلو ئەوەنە ساڵێ چاوەڕێ ئەم ڕۆژاکەینەوەوانە لە عێراق لە ئێران بی بۆ ئێمە فەرق ناکە، ئەمەیکە دێوەزمەی کە لە ئێرانە دروست بوو سێبەری ڕەشی بەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زاڵ کردوەوە، ئێمە حەقمانە جەژن بجێڕین دڵخۆش بین، بەڵام خۆشخەیاڵ نا. من وا ئەبینم کە بەشێکی زۆر لە نەک بەشێکی زۆرانی با بڵین بەشێکی هاوڕێیانی کۆمونیست لە ئێران خۆشخەیاڵن بەم ئەمە نظری شخصی خۆمە، خۆشخەیاڵن بەمەی کە لە ئێران ڕوو ئەدا، خۆشخەیاڵن بەو معنایی کە ئەدێ ئەم شۆشە بۆی کوێچە هەرێ بێتە جیرفانی ئێمەوە، ئەم شۆشە بۆ کوێچە هەرەبێ ئێمە هەرێ کارگەر سوودی لێ بینە، ئەم شۆشە بۆ کوێچە هەر سەرنجام ئەگەر هەدەفێک بەدیبێنەوەوانە لە قازانج و بەرژەوەندی خەڵکا بێ، بەڵام ئێمە لە ڕۆژگارێکە ئەژین کە قەیرانی هەمەلایانی سەرمایهداری سەرمایهدارانی دڕ و دڕندەتر کردووە و هیچ لەمپەرێک بۆ پەلامار و هەڵپەی ئەوان بۆ خۆهێشتنەوە و خۆزاڵکردنەوە ئەوانە بوونی نەماوە و ئێمە ئەنوا وەشکەڵ کاریکاتۆرە بینین لە ئەمریکاوە بۆ بەریتانیا کە سیاسەکان بوون بە کاریکاتۆر و نمونەی وابینین لە سیاسی ئەوانە کە جاران زۆر سیر و عجایب بوو لە دنیا ببینین و لە ئێرانیشە لە هەر چوار لاو خەریکە پیلان ئەژێڕێ لەم خۆلۆشانە شۆڕ جێڕانەیە لەم هاتنە مەیدانی جەماوەر هەموو ئەوانەی کە زۆرترین بڵین دزێوترین پیلانەکانیان لە بنسەرایە ئەوانن کە زۆرترین جار دۆستایەتی ئەم جوڵانەوەی ئەکەن و دروشمەکانی باسەکەن ئاخر جار ئەمڕۆ میرحسین موسەویش دوێنێ ئەمڕۆ بوو خاتەمیش بۆری کردو بەڵێ دوێنێ بوو کە باسی کردوتی منیش لەگەڵ شۆڕشی ژنجیان ئازادیە مەبەستمەوەیە لەم دۆخەیە لەم هەلومەرجەیە من هەستەکەم ئەمە کە پێمان وابێ ئەم شۆڕشە سەرنجام بەسەرکەوتنەگا یاخود ئەمە شۆڕشە و سەرنجام بەسەرکەوتنەگا بە جۆرێک خۆشخەیاڵیە من وا ئەزانم کە چەپ و کۆمونیستەکانی ئێران لە بەردەم تەحەدایەکی زۆر گەورەیان وەک ئێوەش لە سەرتاوە باستان کرد جوغرافیای ئەم جوڵانەوەی ئێرانە جەوهری ئەم جوڵانەوەی جیهانیە و ئەمە فرسەتێکە بۆ کۆمونیستەکان و بۆ چەپەکانی سەر تاسەری دنیا هەڵکەوتو کە لە وڵاتێکە بتوان سەرکەوتن بەدەست بێن نەگەر ئاگادار نەبن لیانە سندێەوە لە دەستیانە سندێ من ئەمە تێڕوانین من پێم خۆشە لەسەر ئەمە ڕێیتۆ ببیستم حتما طبعا من پێم وانە خۆش خەیاڵی بێ بەڵام پێم وایە بە جۆرێک ئاباس مشکلەیەکی تیا هەیە ئەم باسیەکەم یەکەمەوەیە کە جگەلەوەی کە چیم لێ حاڵی بۆ لە مەسلەی شۆڕش تایبەت ئەستا کە باسیم خەیرانەمان کرد کە ئەغڵب قەیران شۆڕشی لێ بەوجودێ شەڕشی لێ بەوجودێ شۆڕشی لێ بەوجود ساڵی 1970 لە رووسیا شۆڕشێک کرا کە نەتیجەی شەڕێک و خەیرانێک بوو بەڵام بوو بە شۆڕشێکی تر یعنی ئەم شتانە تەناقوزاتی دنیای سەرمایهدارین ئێستا بە برای من لە ساڵی 2022-2023 زۆر لەوە زیاتر مەسەلەکە تێکەڵاو بووە بۆ معنایە کە هەر ناڕەساییەکی وەزعیەتی ئابووری وەزعیەتی کۆمەڵایەتی ئەتوانێت ببە انقلاب بەڵام نکتێ شتێکە من هەمە ئەوەیە بینەش لەسەری ڕۆشتوم لەگەڵ انقلابێک شکلی کرد انقلابش ئێستا مەسەن تۆ پێ بڵێ خۆرۆشی شۆڕژگێرانە پێی بڵێ هەرچی بەرحاڵ انقلاب پرۆسەیەکە مەسەن زۆر کەس 5 مانگ لەوە پێشیانە وان لە ڕوبەڕووی انقلابێک لە ناو ڕەفیق منیانی چی ڕوبەڕووی یعنی مەسەن هێشتا ماومانە بگەین بە انقلاب من هەر لە وەڵۆ پێما بۆ انقلابە بەڵام تۆ لە ئەوڵۆ پێدوا بێ انقلابە یا ئێستا پێدوا بێ انقلاب یا سبێنە ئەبێ بە انقلاب انقلابێک لە ئێران لە ئارادایە مادام انقلابێک لە ئێران لە ئارادایە لە هەر کۆمەلگایەکە بەڵام لە ئێران چونکە ساڵی 1950 خۆ لەبیر نەچوتەوە زۆر نزیکە هاوڕێفاتێکی
خۆشەویستەوە بەشیشی زۆری بینەرانمان لە کوردستانی عێراقەوە بینەری ئێمە انقلاب لەوێ کودەتایە بەستە شۆڕشە بەڵێ شۆڕش لە هەر کوێک ڕووبدا لە هەر کۆمەلگایە ڕووبدا چونکە ئەو کۆمەلگایە دوو چینی تایە چینێک دەسەڵاتدار و چەوسێنەرە و چینێرێکیش بێ دەسەڵات و چەوساوەیە وەختە ئینقلاب بگرۆدا ئینقلاب بۆ ئاڵوگۆڕە مادام بۆ ئاڵوگۆرە ئەو چینەی کە لە خوارەوەی کۆمەلگایە حەزەکە ئەو شۆڕشە درێژە پیا بکە هەتا بە سەرکەوتنەکە سەرکەوتنەکە چی بێ ئەو خۆش جێگەی باش بەڵام ئەو چینەیە کە دەسەڵاتی بەدەستە مالیکیەتی بەدەستە یا ئەتوانێت دەسەڵاتەکە لە دەسەڵاتدار وەرگێتەوە بۆ خۆی ئەو چینە کە بڵێن چینی بۆرژوایە چینی ئەوەیە ئەوە پێی خۆشە شۆڕشەکە زوو کۆتایی پێبێ و بۆ معنا ئەوە بێ بە دژی شۆڕش یعنی لەناو هەر شۆڕشێکە دوای ماوەیەکی کەم مادام شۆڕشەکە ئیدامە بێت دژی شۆڕشێک دروستە بێت بەڕای من ئێستا لە ئێران تۆ بەعینی ئەبینی کە دژی شۆڕشەکە هاتوتە مەیدان خەریکە کەوتۆتە هەوڵی ئەوە کە هەوڵ و تەقالای ئەوە کە سەرسامانێک بەخۆی بدا چونکە ئەوی سەرسامانی نییە ڕاست یعنی حکوومەتەکە هیچ هەرچی بۆی بکرێ وحشیگەریەکە و کوشتارەکە ومانەوە بڕای من وەکو قاتڵێک وایە کە پشتی بە دیوارۆیە خەڵک ئەچن کە مەسەلەن یاتفانکە یا چەقۆکەی لە دەوەرگرن بەڵام ئەو پشتی بە دیوارەوەی و قاتڵێکی بێڕەحمە هەتا ئاخر گول لە خەڵکە کوشتێ بەڵام ئاخری ئەکەوێ ئەم ئاخری کەیە من نازام کەیە بەڵام بەزانام جارێ ئیسە نییە تۆزێک تۆ لە کێش بەڵام مەسلەی مهمەوەیە و بە بڕای من بەشێکی زۆر لە کۆمۆنیستەکان کە منیان ناسم ئەمە بەیان ناکەن یعنی بە ڕۆشنی ئەمە بەیان ناکەن کە ئەمەی کە ئێستا هەوڵ و تەقالایە کە لایەن ڕەزاپەرلیەوە هەیە یا لایەن موسەویەوە هەیە یا لایەن خاتەمیەوە هەیە ئەمانە دژی شۆڕشن هاتونەتەمەیان چۆن لە شۆڕشی 57 ئێرانە لەوێ هەر زۆر زوو دژی شۆڕشەکە هاتمەیان معلومە شۆڕشی ئێران لەکوێوە هەڵگرسا بۆ چی بوو بەڵام هەر زوو دژی شۆڕشەکە زاڵ بوو بەسەریا بەڵام ئەو دژی شۆڕشەش کە زاڵ بوو بەسەریا هەتا ڕوخانی شا لە دوای ڕوخانیشە 3 ساڵی کێشە هەتاتوانی شۆڕشی چەوساوەکان سەرکوت بکە کوشتار بکە ئیمساڵ ئێستا چۆنە بەبرای من ئێستا شۆڕشەکە بەردەوامە شۆڕش تەبعاً من زۆر لە مەسلەی شەقامان نایبینم شەقام بەشێکی لە شۆڕش بەڵام بەشی ئەسڵی ئەو هەیەجانەیە کە لە ناو کۆمەڵانی خەڵکە بەوجودێت ئەو گیانبازیەیە کە تۆ 6 مانگ لەوە پێش قەت نەتەتی کە لاوان بە عەشق بچنە ناو مەیدان و سنگ بە گولەوە بنێن 6 مانگ لەوە بەر ئیمکانی نەبوشتیوە ئەوەی کە ئێستا لاوان یا حتا غەیری لاوانش حاضرن گیانی خۆیان فدا بکەن بە ڕێگەی شتێکا کە هەدەفیانەوە ئامانجیانە خودی ئەوە شانەی شۆڕشە لە غەیری وەزعەتی شۆڕش گێرانە نە من نە تۆ نە هیچ گەنجێک نە هیچ لاوێک نە هیچ کوچێک نە هیچ کوڕێک لە خۆ ناچە سنگ بنێ بە گولەوە فداکاری گیانبازی هەروەیە لە دەورەی ئەوە بەڵام لەبەرەوە ئەگە کەسێک بڵێ ئەستا خۆشانی شەقام کز بووە ئەوشەوە کز بووە بەڵام شتەکە هەر بەردەوامە وەم خۆشانە لە شکلی شەقامیشا دیسان خۆی ئەنوێنێتەوە بە ڕۆژە خۆی نەنوێنێتەوە بە شەوا خۆی نوێن ئەو مهم نییە ئەوە سەرەکی نییە سەرەکی ئەوەیە لە ئێران هیچ شتێکی ئەم وەزعەتەکە العان هەیە لە دەسەڵاتیەوە لە پۆلیسیەوە لە شرکەتیەوە لە سەرمایەوە لە هەموو شتێکەوە لە دژی چکۆلەترین وەزعەتی ئینسانیە ئیتر مەسەن کۆڵبەر نمونەی زۆر زۆر ئاشکرایەت ئەخر کۆڵبەر بێکار تەنیا بێکار نییە بێکارێکە کە لەژێر فشاری بێکاریە حاضرە بچێ بۆ کارێک کە گیانی لە خەتەرایە
نەکتەنیا بەگول لە بە سەرمای بەفریش بە ڕقۆبوونش کۆڵبەر لە دوورەوە کە دەرەکەوێت چونکە کۆڵەکە بە کۆڵیەوەیە معلومە ئەمە کۆڵبەرە دوایان جمهوری ئیسلامی کەسانێکی ناوەتە سەر ئەو سنوورانە کە لە زیندانەکان و بردوونی محکومی مثلا حەبسی ئەبەدن محکومی 15 ساڵن قاتڵن یعنی بۆیە بردنێوە کە بەپێەوە لەوێ چەندە کۆڵبەر بکوژن یا چەندە مەسن لە بەلوستان سوخت بکوژن دوایە عفواتیان بۆ دەرەچێت یعنی وەک سپای واگنەری رووسێوانە تەماشاکە 2-3 ساڵە ئاوایە هەر کۆڵبەر دەرەکە فەورەن تەقیلەیەک ئەیکوژن لە حاڵەکە ئەم کەسێک کە ئەیگرن ئەیخەنە حەبس ئەیخەنە زیندان و مەسەلەن متهمەکەن بۆ کە لەگەڵ مەسەلەن گروپێکی چەکدار رابطەی هەیە جاری وایە 2 ساڵ 3 ساڵ توو لە کێشێت تا ئەگەیە بۆکە ئادامیەکەن بەڵام کۆڵبەر هەر فەورەن ئادامێکن یعنی منزوم وای ئەم وەحشیگەریە کە لە جمهوری ئیسلامیە هەیە جاران نسبت بە کۆڵبەر بوو ئەلان نسبت بە بەو کەسەیە کە دێتە مەیان بۆ تەظاهرات فەورەن لێدەن ئەیکوژن لێدەن چاوی عزیەتەکەن چۆنەکەن چێکن ئەمە معلومە مە شۆرشە و ئەم شۆرشە حتمما ناکوژێتەوە تا جمهوری ئیسلامی نەڕوخێنێ بەڵام ئەو بارەکەی تری تا دژی شۆرش هاتووەتە مەیان دژی شۆرشە ئەوە یعنی بازە کەسێڵێن ڕەزا پەلەوەی هاتووە ئەم ئینقلابە ببا و ئەمانە تا پارەکە و پێرارەکە بوو لە کلمە ئینقلاب خۆشیان نەهات بەڵام ئەلان ئەڵێن ئینقلاب هاتووە ئینقلابەکەمان بدزێ هاتووە شۆرشەکەمان بدزێ هاتووە شۆرشەکەمان بدزێ هاتووە جەبهەیەکی دژی شۆرش لە دژی شۆرشەکەی ئێمە دروست بکە ئەوەی کەوتوێتی وەکاڵەتم پێ بدەن ئەوەی کە مەسەر لەو لاو شتێک دروست کراوە بە ناوی شورای مدیریەتی گوزار لە ئاستی سەراسەریان لە ئاستی کوردستانە ئەمانە هەدەفیان ئەوەیە کە ئەم شۆرشە نابودکەن ئەگەر لەگەڵ یەکەون بۆ ئەوەیە کە لەگەڵی بکەون کە دوایی نابودی بکەن بەڵام بە بڕای من ناتوانن یعنی ئەوانش نەیانتوانیوە بەداخەوە بەرەی کرێکار و کۆمۆنیست و شۆڕژگەریش نەیانتوانیەوە هێشتا ڕابەریەک بۆ شۆڕشەکە شکل پێ بدەن و ئەمە مۆزوعە کە مەسەلەی ڕابەری 4 ساڵە هەوڵی بۆ دەم بەداخەوە ئەلعانش هێشتا احساس ناکەم هاودەنگێکی وا فراهەم بوو بێت کە بابە ئەبێ ئەم شۆڕشە بێت لە بەرەی کرێکار و زەحمەتکێش و معلم و تەقاعد و سیستەر یعنی ئەو کەسانە ئەو بەشە لە کۆمەلگا کە بەشی خوارەوەی کۆمەلگان کە بەشی ئەکسەریەتی کۆمەڵ بەشی چەساوی کۆمەلگان ئەوانە ئەبێ ڕابەری بێت لە ناو ئەوانەوە شکل بگرێت من مەبەستمەوە نێ حیزبەکان نەتوانن ڕابەری بکەن حیزبەکان ئەگەر زۆر 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 شۆڕژگەر بن ئەتوان دیسان تاقیکردنەوەیەکی ترا بەشداری بکەن و ئەتبارێکی تازە بۆ خۆیان دروست بکەن کە تا ئێستا نایان کردووە بەڵام بە بڕای من لە ناو کرێکارانە لە ناو معلمانە لە ناوانە واقعاً ڕابەری هەیە بەڵام ئەم ڕابەریە زۆرتر گەڕەکیە من ئەزانم هاوڕێ فاتح کە تۆ ڕەخنت لە حیزبەکان هەیە بەڵام ئەم ڕەخنانە لە وەختێکی کە ئەتوانین قسەی لێ بکەین هەر لەم بەرنامەی بەڵام لەم بەرنامەیە باشە باسی ناکەین بەڵام من زۆرتر ئەوەی کە ئێستا باست کرد ئەو ڕابەرە مەحەلیانە من پێم باشە یعنی ڕەخنە لە تەقالیدی ئێمە زۆر جاربێ بە قسەی خرابوتن یاخود بە قسەی توندکردن لە بەرامبەرەکە بەڵام ڕەخنە بۆ خۆیانی هەڵسەنگاندن ینی ئەوەی کە چ لایەنە کام لایەنانە دروست و باشن و بە ئەرزشن بیان هێڵینەوە و لایەنەش کە کەموکوڕیان هەیە کە کەموکوڕی ئەبینیتایە بە چارەسەریان ڕەخنەیانی ئەمە ینی ڕەخنە چوونە ناو ئەو پرۆسەیە لە پرۆسی پێشکەوتن و دیالکتیکی فکرە لەگەڵ واقع ئەمە ئەوەیە کە ئێمە بەڕەخنەیە زانین ئەبەم معنایە من وازانم کە ئێستا ڕەخنێکی بەرهەمدارەوەی ڕەخنە لە ڕابەرانی مەحەلی
جوڵانەوەی کارگەری بگرین ینی جوڵانەوەی کارگەری ئێران ڕابەرە مەحەلیەکانی چیان کەمترە لە کوڕەکەی حەمەڕەزا شاکو چیان کەمترە لە ئەم تاوانکارەکە ڕئیس وزەرای خومینی بوو لەو ڕۆژانەیە کە گەورەترین تاوانێک کرد ئێستا لە سجنەوە پەیامی لێداوە و باسی شۆڕشی ژنجیان ئازادیەکاوە بە جۆرە لە جۆرەکان نامنەوەکو کەسێکی ئێرانی بەڵام دیارە قسەکەی پەیامێکە کە ئەویش بەشێکی هەبێت لە ڕابەریکردنی کارگەرانێک کە ئەوە چەند ساڵە بە تایبەتی لە دوای 96 ئێوە کە نزیکی 5 ساڵ 6 ساڵە ئەم جوڵانەوە اعتراضی کارگەرانە بەردەوامە لە خراپترین و نالەبارترین بارودۆخە بەرەنگاری ئەم ڕژیمە بوونەوە ئەوان چیان کەمترە لەوانە بۆ ئەمانە ڕابەری سەراسەرین بۆ ڕابەری سەراسەری خوا دەرناخن نازانم بەڕاستی من مشکلم ئەوەیە کە بازە شتێک نازانم بەڵام ئەوە بە باشە زانم کە ئەتوانم بڵێم نازانم زۆر کەس دەناسم کە لە تووری 40-50 ساڵی ڕابردووە لەگەڵیان ڕەفیق بووم بە جوانی نازانم بڵێن نازانم لە حاڵەکە واقعان نازاننەوانیش بەڵام من ئێستا حقیقەتی وێ نازانم ئەو مشکلاتی ئەو ڕێبەرە مەحەلیانە ئەو ڕێبەرە کرێکاریانە چییە کە ناتوانن شکل بدەن بە ڕێبەرەیەکی جەمعی مەسەلەن بۆ نمونە ئەگەر فەرزکە لە خوزستانە بەشێکی ڕادیکاڵ لە بزوتنەوەی کرێکاری لەوێ خۆی نیشاندا لە ناوانە کەسێک بە ناوی ئیسماعیلی بەخشی خۆی نیشانداوە یعنی کەس ناتوانێت بیشارێتەوە کە ئیسماعیلی بەخشی کرێکارێکی ڕادیکاڵە من نازانم بەڕاستی بۆ چوونەکانی چۆنە بەڵام ئەو نازانم بۆ چوونەکانی لەگەڵ ئەم شۆڕشەیە و لەگەڵ باڵاترین ئاستی ڕادیکالیزم ئەم شۆڕشەیە مەسەڵەن وەختێکە لەو ئەوەڵەوە هەر خەڵکان و اعتراض دوایی جەماعەتی وتیان ئیتەمە اعتراض نییە ناوی بوو بە ئینقلاب سالی بەخشێکێک لەو کەسانە بوو کە ئەمەی تایید کرد مهمە کەسێکی وەکو ئەو حتا ئەگەر الان بێدەسەڵاتیش بێ کەم دەسەڵاتیش بێ مەدوارم هیچ وەخت بێدەسەڵات نەبێ بەڵام وەختێک ئیزهار نەزەرێک کا لەبارەی ڕەوتی ئەو خۆشانەوە ئەو ئیزهار نەزەرت جێئەگرێ دوایی کە سوپای پاسداران لەشکری ڕژاندە ناو شەقامەکانی کوردستان ئەو بە دوو جملەی زۆر چکۆلە وتی ئەوەی کە لە کوردستانەکرێ ئیتر ناکرێت پێی بڵێ سەرکوت جەنگ یعنی من ئارزوومەوەیە ئەوانەی کە خۆیان بەڕابەر ئەزانن لە بەشی کۆمەلگا لە بەشی خوارەوەی کۆمەلگا واقعاً بتوان وەک ئەو ئینسانە کورت و مختصر و to the point بدەن لە خاڵ قسێ بکەن کورت بێ و بەڵام معنیدار بێ بۆ معنایە ئەو شخصیەتە یەکێکە لەو کەسانە کە ئەتوانێ ئەگە کەسیواش حتمما زۆرن ئەمانە توانن واخان ڕابەری و ئینقلابە بگرناوەتە زۆر کەسەلانەڵێن ڕابرانی ئینقلابان لە زیندانەکانە تەبەن ئەو کەسانە کە لە زیندانەکانە نەمایان ناسین مەسەڵەن هەر ڕۆژ 6 کەس لەوانە پشتیوانیان لە بەیانیەکەی موسەوی کردو وانە کە ئینسان چونکە لە زیندانا بوو ئیتر بەرحەقە ئەگەر زیندانابی هێشتا سوالەوەیە لە کام بەشی کۆمەلگاوە کەوتوتە زیندان بەشێک لەمانە لە موسەوی و لە خاتەمی و لەوانەوە کە ئەمڕۆ تەیدی موسەویان کردووە هەر بەشێکن لەم ڕژیمە کە لە خامنەی و ڕئیسی وەمانە ناڕازین لە پێش خۆیان ناڕازین بەڵام ئیتر کارگەیوە بە جێگەی ئەوانەڵێن ئیتر ئەم ڕژیمە بە بنبەز گەیشتووە کەڵێن بە بنبەز گەیشتووە ئەویان نییە ڕاستگۆیی ئەویان نییە بڵێن ئێمەش بە بنبەز گەیشتوین خۆیان جیاکەنەوە بەبێەوەی حقانیەتێکیان بێ ئەمجارە ئەوان بەیانیەدەن بۆ خەڵک وە جەماعەتی کشتەیانەکەنەڵێن ئەمانە مەسە موسەوی ئێستا خەریکە قسەی حسابیەکە موسەوی تۆ سابقی ئەوەی هەیە و ئەوەی
12 سال لەوەبەر ئەوێت خمینی ڕۆحی نادام چی و چۆن و مشکلەی جمهوری ئیسلامی وەک خمینی بیر ناکاتەوە بەهەرحاڵ ناڵم ئینسانەکان ناگۆڕن بەتایبەت دەگەن 14-15 سال لە حەبساوێ ممکنە بچەی بگۆڕن بەڵام ئێستاش هەرو قسانەیەکە کە مەسان کەسانی وەکو ڕەدا پەهلەویەکەنەوەوانەوە باسی قانون ئەساسی بگۆڕە و ڕەفراندۆم بکرێت چۆن ناخراکرێت چۆن نەکرا ناکرێت بەڵام بەهەرحاڵ مەزمەوەی ئەوان ئەیانەوێ بە جۆرێک ئەم انقلابە کۆتایی پێبێنن و ببن بە دژی کە بڕا من ناتوانن یعنی ئەم انقلابە ئەم شۆڕشە ببوورە ئەم شۆڕشە درێژە پێیاکە و نازانم چەندە درێژە پێیاکە بەڕاستی و من لاگرێوەش نیم حەز بکەم درێژە پێیا بکە لە خۆ حەزم درێژە پێیا بکە من حەزەکەم بە قایمی بچێتە پێش و بەڵام بە نەتیجە بگا تەبەن هەرچی زووتر بە نەتیجە بگا بەشەریەت نەک تەنها خەڵکی ئێران بەشەریەتی دنیا هەناسەیەکی ڕاحەتی کێشێ بەڵام ڕوخاندنی ئەم ڕژیمە مەلزوماتێکی ئەوێ پێداویستیهایەکی ئەوێ بە خەولی ئینگلیسی ریکوایرمنتهایەکی ئەوێ کە بە ئاسانی بۆ خەڵک فراهەم نەبووە لە 4-5 مانگە گەرچێ لەم 4-5 مانگە ئەم شۆرشە یەکجار زۆر گەشەی کردووە یعنی تەسەوری ئەوە من ڕۆژی ئەوڵێک کە بە لایف تەماشای ناشتنی تەرمی ژینامە کرد دیم لەوێ لەسەر لە بەردی قەبرەکە یا لە بلۆکی قەبرەکەی نووسراوە ژینەگیان تۆ نامری ناو دەبێتە ڕەمز لەگەڵ شەینی هاوڕێم پێمان سیر بوو چۆن ئەم قسە جوانە ئەم قسە پڕمەعنایە چۆن لەو لەحزا هاتووە دوای بۆمان دەرکۆ بەرحاڵ باوکی ژیناوەی نووسیوە وە بەڕاستی وای لە هەدت یعنی مەسەڵەن بە بەعزە کەسێڵێن مەسەڵەن بە کەسێک کە زۆر تەحلیلی وا بکە پێشبینی وا بکڵێن وەکو پرافێت مەسەڵەن یعنی وەکو پێغەمبەر قسەکە من تەبعاً قسەی وا ناکەم لە بابەت باوکی ژیناوە لەم باوکی ژینا ئەو قسە جوانە واقعیە چۆن ئەو وەختە بە نەزەری گەیشت وە نووسی دیارە چی ئەحساسێک لە دڵیا بووە چۆن ئەو شتەی دیوە و بەڕاستی وای لێ هات یعنی تەسەووڕ ناکەم من کە 64 ساڵە خەرێکی تێکۆشانم لە هیچ کوێیەکی دنیا شتی وەک ئەمەم نەدیوە کە ئەم 4 مانگە لە ئێران هەیە نە لە شەڕ ڤیێتنام دیومە نە لە ئینقلابی چین دیومە نە لە ئینقلابی کوبا دیومە نە لە ساڵی شتی فەڕەنسا دیومە هیچ کوێ نەمدیوێت کەسێکی تر بڵێ تۆ سەوەکەی فلانجێ هەیە زۆر مەمنونە من پێ نیشان بدەن بەڵام ئەمەی کە لە ئێران هەگوزەرێ وتم جۆگرافیاکەی ئێرانە واقعیەتەکەی دنیایە و چونکە لە ئێرانە ئەم بحرانانەکە تۆ ئەم قەیرانانەکە تۆ باست کرد وەکو قەیرانی مڕەکەب لە ئێرانی ئەمڕۆ ئێران ژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامی ساڵی 2023 و شوێنێکی تری دنیا مڕەکەبتر و ئاڵۆستر و کوشەندەترە بەڵام هیچ ڕژێمێک بە تەناقضاتی ناوخۆی خۆی لەبین ناچێت مەسەن زۆر کرد بە تەمایەوەن کە جمهوری ئیسلامی تووشی داڕمان بێ ئەوەی بە فارسی پێڵەن فروپاشیڵەن وەک سۆڤێت خەبەرێک نەبوو بەڵام کتوپڕ داڕوخە باشە سۆڤێت بوو ناکرێت یعنی تۆ هیچ ناکرێت تۆ باسی ئەفغانستان بینی قیاسی بکەی لەگەڵ ئێران باسی پاکستان بینی قیاسی بکەی لەگەڵ ئێران خۆی تاریخێکی بەهەرحاڵ ئاوایە ئەم ڕژیمە بە بڕای من وانە تووشی فروپاشی نابێ ئەم ڕژیمە 20 ساڵی شەوەکو دیوارێکی لێ هاتووە کە خەریکە بڕوخێ بەڵام ئەبێت دەستێکی تێوە بنێت تا بڕوخێ دقیق ئەم دەستەکە قرارە تێوە بنێت تا بڕوخێ ئەم شۆڕشەیە کە ئێستا هاتووتمانە بەڵام ئەم شۆڕشە تا ئێستا نزیکەی 600 کەس 500 یا 600 نادام دەخێق بەڵام هەرچی بێ زۆر سەدان کەس تا ئێستا قوربانی داوە نزیکەی 20,000 کەس گیراوە یعنی ئەم ڕژیمە هەر ئەوە بە شقامە تێپەڕە بە خەڵکە گرێ ئەی خاتنە
چونکە هەر کەس بگرێت دوایاتوانە معاملەی پێوە بکات بەتا بدەکەت کەسەکان خەڵکی ئەوروپا بنێتە معاملەی گەورەی پێوەکە یعنی ئەم ڕژێماڵەن زیاتر لە 20,000 کەسی گرتو کەستا ئەمڕۆ ڕانگەیان کە گویا عفاتیان بۆ دەرچووە مەسەن 10,000 کەسێکیان بەرەدەن یعنی نیوەشان بەڵاموانەیە کە بەریانەدە نەبێ چی بکەن و چ بکەن و لە هین حاڵا ببنووسن کەیتر تۆ بەمان کردو لەم کاران ناکەن بەس ئەم ڕژیمەکەران لە ئێران هەیە یعنی لەباری تەناقوزاتێکەوە کە لەگەڵ یا دەرگیرە لە کۆمەلگا و شۆڕشێکە لە کۆمەلگا هەڵگرساوە لەگەڵ هیچ کۆمەلگایەکی تری ئیمڕۆی کوورەی ئەرز قابلی قیاس نییە لەگەڵ خۆشی 2 ساڵ بەرلێستەوە تا ئێستا قابلی قیاس نیە شتێکی تازەیە بەو معنا ئەگەر تازەیە بەمانای ئەوەیە منێکە لە ساڵی 57 لانیکم لە کوردستانە لە ئاستی ڕابەرایەتیە تێکۆشەر بووم فایدەی نییە بگەڕێمەوە شتەکانی ئەو زمانە بێنم قیاسی بکەم لەگەڵ ئێمڕۆ فایدەی هەیە فقط بڵم تەجربەی ئەو وەختە ئاوا بوو تەجربەیە فایدەی هەیە ئەگینا قیاسکردنی ئێستا لەگەڵ ئەو وەختە بە بڕای من هیچ فایدەیەک نادان لەگەڵ هیچ شتێک قیاس ناکرێت مەسەن زۆر مەسەن کەسێک لەم بەینا باسێکدا ئەم شتانە ئێران وەکو ئانتیگۆنەوانە ئەخە ئەنتیگۆنە حکایاتێکە لە 2000 ساڵی لەوە پێشی یونانە تراژێدی ئانتیگۆنە کە سۆفۆکڵ نووسێتی خب لەبارەی ڕووناکبیری و خراپ نێتەوە تەشبیه بکەی بەڵام ئەو تەشبیه هیچ شتێک حەل ناکە هیچ شتێک حەل ناکە تازە من ئەگەر واردی ئەو بەحسە بمەتوانم بڵێم نەخێر ئەسڵ وانە چونکە ئانتیگۆنە خۆی ئاخری خۆشی خۆی کوژێ بەڵام کەسانێکە ئەمڕۆ لە ئێران ئەنێ ئەو کچانەکە لێ ئەو تشبیهانکە بە ئانتیگۆنە هیچ کامێن ناچن خۆیان بکوژن خەریک ئاوایان کردو بەرامبەر زۆر سەیرە یعنی مەزوم وایە ئەم جۆرە تشبیهاتە ئەم جۆرە لێکدانەوەی میتۆلۆژی تشبیهکردنی مەسەڵەن بە شانامەی فردەوسی تشبیهکردن بە میتۆلۆژی یۆنان یا بە ئینقلابی فەرەنسا یا بە ئەمانە نەڵم بێفایدەیە بەڵام فایدەکەی کەمە بەکاری ئەوە حاڵ جوابی پرسیارە بڵێن وەکو هاوڕێ مستەحڕێوار نووسێتی پرسیارە قرسی چمەکان ناداتەوە پرسیاری قرسی چمی بێ وەڵام زۆرن بەرحاڵ پرسیاری زۆر هاتووە فاتح هاوڕێ فاتح بەس لەوە ناچێ فرسەتمان ببێەوە نزیکی ساعتێک و 40 دقەیە پێکەوە قساکەین منەمەیە بە پرسیارێک کۆتایی بێنم بەم باسە یعنی ئەوە کە ئەتوانێ زەمانەتی سەرخستنی ئەم خرۆشانە شۆڕجێڕانەیە بکە و ئەوە ئەم تەجروبە گرنگە لە دنیای ئەم سەردەمەیە کە زۆر تینوی شۆڕشە دنیای ئەم سەردەمە زۆر وەک کەسێک کە بۆ دڵۆپێ ئاو خەریکە خەنکە و دڵۆپێ ئاوتینوە ئاوا تینوی شۆڕش و ئاوە گۆڕا و ئەم شۆڕشە وەک ئەڵەی کە دیاردەیەکی جیهانیە بێت دیاردەیەکی ئێرانی نابێت بەڵام بۆ ئەوەی ئەمە بگاتە ئەنجام وەمە بە سەرکەوتن بگا هیچ ڕێگای غێری ئەوە نییە کە چینی کارگەر لەناو ئەم کۆمەڵگایە ڕابەرایەتی ئەم جوڵانەوێت لە ئەستۆ بگرێت ڕابەرایەتی ئەم جوڵانوێت بێت ئەستۆ و ئەگەر ئێمە مانانێک یاخود خەڵکانێک کە کۆمونیستن لە بەشێک خۆیان لە چینی کرێکارەزان و بە بەشێک لەم شۆڕشە خۆیانە بینن ئەوان لەم ڕێڕەوەیە لە ڕێڕەوی ئەوەی کە نەک حیزبێکی دیاریکرا و ڕابەرایەتی شۆڕش بگرێتە سۆ کە من پێ ئومێدەوارم هیچ حیزبێک چاوەڕوانیەکی ئاوای لە خۆی نەبێت و پێشومانیە کەس ئەوەی هەبێت بەڵام بەوەی چینی کارگەر ڕابەرایەتی ئەم شۆڕشە لە ئەستۆ بگرێ ئەم حیزب و گروپە چەپ و کۆمونیستانەیە ئەمە کۆمونیستەکان ئەبێ ئەرکمان چی بێ من یەکشت بە نەزەر مەگا ئەوەیە کۆمونیستەکانی ئێران دەمێکە پرۆسی پارچە پارچە بوونیان دەست پێ کردووە و نەپەساژ بەردەوامە لە هەموو ئەو پارچانەی کە پارچە بوون پارچە تریش ئەبن وان پرۆسەیە هەروە هاتوو و درێژەی بووە من وازانم ئێستا ڕۆژی ئەوەیە کە بۆ ئەوەی کە ئەم ئومێدە بیتەوە بە کارگەر و بۆ کارگەری سابت کە کەوەڵی یەکگرتن واقعیە ڕێکخراوبوون واقعیە ڕابەربوونی کۆمەلگا واقعیە
لانیکەم لە خۆتی نیشان بدەیت کە تۆ وەکو بەشێکی هوشیاری چینی کارگەر خۆت ئەبینی تۆ ڕێکخراو بوون و یەکگرتو بوون و ئەوانە بەرجەستەکەی. من وازانم ڕۆژگار ڕۆژی ئەوەیە کە ئەوانەی کە لە دەوری ئازادی یەکسانی حکوومەتی کارگەری ئەتوانن کۆبنەوە دەست بەنە دەستی یەک و لە یەک حیزبا بن، دەست بەنە دەستی یەک و یەک ئۆرگانی سیاسی پێک بێنن. ئەم حیزبا توانێت بەو ئەندازەیە بەشداری بکات لەم شۆڕشەیە کە چینی کارگەر ئومێدەوار بکەوە چینی کارگەر بێنێتە مەیدان بۆ ڕابەراتی کردنی شۆڕش. لەمە زیاتر ناتوانێت بکات، بەڵام وا ئەزانم ئەمەش بۆ خۆی ئەرشێکی زۆر زۆر گرنگی ئەم سەردەمەیە، بەڵام بەبێ ئەو یەکگرتنەوە، بەبێ ئەو ڕێکخراو بوونەوە، بەبێ ئەو کۆبوونەوە دە دەوری یەک جارێکی تر پێم وابێ ئەو کارەش ناکرێمەی سەر بڵێ حتمما وایە بە بڕای من ئەگەر مەسەن لە 30 ساڵی ڕابردووە ئەم بزوتنەوەی کۆمۆنیستیە شۆڕشگەرانەیە کە 10 ساڵ لە شۆڕشی 57 تقریبن تا 10 ساڵ هەر ئاوا یەکگرتو بەردەوام بوو، دوایە تووشی ئەم ئەنشخاخاتە بوو ئێستا بۆ بە 12 بەش نادانم ژمارەکەی لە دەستم دەرچوو. ئەگەر مەسەلەن 2 بەشیان یا 3 بەشیان زۆرتر لە یەک نزیک بن بە خەولی تۆ لەسەر ئەو شتانەی کە ئەسان تۆ ئەلان تۆ باست کرد لە ئازادی و یەکسانی و حکوومەتی کرێکاری، ئەگەر لەسەر ئەوانە یا لەسەر بنەماهایەکی ئاوا تەوافقیان بە تەوافقی جددی و ئەمەلی و پراتیکیان بن، نەک تەنیا بە قسە وە بتوان بن بە یەک بەبرا من کارێکی زۆر زۆر باش وە هەشن. یعنی من پێم وایە حتاڵم باشە چ کارێکی ترتان هەیە لەوە مهمتر، ئەگەر توانەوە کارە بکەن دەبیکەنیتر، هیچ کارێکی تر لەوە مهمتر و لەوە فەوریتر و عاجلانەتر من نابینم. بەڵامی تر ئەوە بە ئارزوی ممکنە تۆ فەرقەکە، بەڵام بە ئارزوی من نییە، هیوادارم شتیوا ڕووبدا. بڕای من ئەو خەڵکە حەقیانە بڵێن باشە ئێوە کە بە کرێکاران و بە معلمان و بەوانەڵن یەکگرتن مهمە، یەکگرتن مهمە، خۆتان بۆ یەک ناوێت. پرسیارێکی زۆر زۆر واقعیە. بەڵام ئەگەر ئەمە یەکگرتنە ئیدئالیزە بکرێ، من ئەوەش بە قازانج نازانم. یعنی ئەگەر کەسێک پێوا بێ ئاگە 2 بەش لە کۆمۆنیستەکان بن بە یەکی، ئەمە زۆر هەنگاوێکی زۆر زۆر مهمە، منەڵم ئەمە هەنگاوەکە، بەڵام صفەتی زۆر زۆر مهم ناخەمە پاڵی، بەڵام وەڵام هەنگاوەکە و هەنگاوێکیش مهمە، بەڵام زۆر زۆر مهم نادام بەڕاستی شک نابم ئێستا ڕێگە حەلی زۆر زۆر مهم شک نابم، جگە لەوە نەبێ کە ڕەهبەرانی مەسەن تۆ باسی چینی کرێکارت کرد، بەبرای من نەتەنیا تیۆری مارکس بەڵکو تەجربەی ئەم 40-50 ساڵش بە ئێمەی نیشان داوە کە لە ناو چینی کرێکاریشە بۆچوونی جۆرا و جۆر هەیە، بۆچوونی سندیکالیستی هەیە کە بە هیچ جۆرێک ناچێتە پایەوە کە شۆڕش سەر بخات، ناچێتە پای چی لەیەکە کرێکاریش. بەڵام بۆچوونی بە نظری من لە ئێرانە بۆچوونی کۆمۆنیستی یا بڵێن بزوتنەوەی کۆمۆنیستی ناوچینی کرێکار بزوتنەوەیەکی جێکەوتووە، کۆمەڵایەتیە، اعتباری هەیە، احترامی هەیە و ڕێکخراوی هەیە. لەبەرەوە ئەکرێ چاوەڕوانی ئەوە بی کە لەم دەورە ئەو بەشە یا بڵێن ئەو ڕێگەی کۆمۆنیستی ناوچینی کرێکار لە ئێرانە ئەوە بتوانێت ڕێبەری بگرێ بەدەستەوە. مەزوشم لە ڕێبەری من ئەوە نییە کە حتمما خۆیان عەلەنی بکەن، چەند کەسەکەن کە عەلەنین، عەلەنی بوون شتێکی زۆر باشە، بەڵام ئیبرازی وجود بە معنای عەلەنی بوون نییە. ئەتوانن ڕێبەریەکە شکل پێ بدەن وەکو شورایەکی ڕێبەری. ئێستا زۆر زۆر شت ئەبینم مەسەڵەن شورای مەحەلاتی مەسەڵەن کوردستان، شورای مەحەلاتی تارانشۆ، من نازانم واخان چەنە ئەمە چەنە ڕاستەقینەیە، نازانم کە شتەکانیان نەخوێنمەوە دڵم ئەگەشێتەوە، چونکە شتی زۆر خۆش و باشە نووسن. ئەگەر شورایەکی ڕێبەری ببێ لەو حەددا و استراتێژی شۆڕشەکە بڕێەوە هەنگاو بە هەنگاو بیباتە پێش، ئومێد بە خەڵک بدام و بڵێ ئێمە ئەو ڕێبەریمانە پێک هێناوە و حکوومەتی دوای جمهوری ئیسلامی حکوومەتێکی شوراییە بێ و ئەتوانێت بەرەو سۆسیالیزم بڕۆ، ئەتوانێت بەرەو واقعان ئەگەر
من داوات لێ یەکەم ئەو پرسیارانەی کە خۆت هەتەیا خەڵکی ترە یەکۆی بکەیتەوە لە بەرنمەیەکان باسیەوە بکەین کە چۆن زۆر کەس ئەلان ئەوە باسەکەن جاخ باشە ئەگەر جمهوری ئیسلامیش بڕوخێ خۆ سۆسیالیزم بۆ ئاسانیە لە ئێران ناکرێت جێبەجێ ناکرێت من وەک کەسێک ناڵێم ئیدعا ناکەم قسەکەی من 100% ڕاستە بەڵام ئەتوانم باسێکی وا بکەم کە ڕۆشنی بکەمەوە سۆسیالیزم لە ئێرانی ئیمڕوا چەندە ئاسان ئەتوانێت جێبەجێ بکرێت بەرابەری چەندە ئاسان ئەتوانێت جێبەجێ بکرێت بەبێ ئەوەی کە تەجربەیەکی خراپی وەکو سۆڤیەت یا مەسەڵەن ئەوەی چین لەبەرچاو بگری خشت هەیە قسە هەیە خۆ ئێمەش خۆ سەرمان لەبەر خۆرەتاوە سپی نەکردو آخر ئامادەن بۆ بەرنمەیەکی واش ئەسم باسیەوە بکرێ باشە ئەو فەرشکن فەرزنا جمهوری ئیسلامی ڕۆیشتووە چی بکەین کە من پێڵم شۆڕشی بەردەوام پەرمەنەنت ڕێوەڕوشن بازە کەس پیان وایە ئەمە هی ترۆتسکیە بەڵام هی مارکس ئەمە هی ترۆتسکیش ئەمەی هەیە بەڵام ئەو معنایەکی تری لەیەکە شۆڕشی بەردەوام معنای چی و لە ئێرانی سبینە معنای چێ بێت و چۆن مەسەڵەن فەرزکەین مەسەڵەن چۆن ئەم وەزیەتی فەقیری و هەژاری و بەدبەختی و کۆڵبەری من پێم وایە هەر ئێستا کۆڵبەری چارەسەر کرێت لەو شارە سنووریانەی کوردستان و ئەگەر لەوێ چارەسەر بکرێت بێ بە نمونەیە کە مەسەڵەن لە بەلوچستانیش بکرێت پرۆژەم هەیە بۆ پرۆژەکان پێشنیارم کردو ناکرێت ئێستا لە تەلەڤیزیۆنە باسی بکەم بەڵام مەسەڵەن وایە ئەڵێم تەنیا ڕووخانی جمهوری ئیسلامی نییە تۆ ئەگەر مەسەڵەن بە شێوەیە کۆڵبەری لە شوێنەکەی خۆ تا چارەسەر بکەین نیشانی ئەوە نیشانی خەڵکە دەیت کە ئەتوانشتی گەورەتریش چارەسەر بکەیت بۆ هەموو ئەمانە ئیدەم هەیە پێم وایە دەورەیە کە دەورەی فراوانیە ئەوەی کە پێڵێن ئەباندنس دەورەی فراوانیە دەورەیەکە کە خەڵکێک کە یەکگرتوو بێ و ئەوانە بێ و دەسەڵاتی شورایی بەدەست بێت دانامێنێ بۆ ئەوەی کە فراوانی بخولقێنێ و برسێتی لە بین با و فەقر لە بین با و خەڵک بە یەکسانی بگەێنێ ئەکرێ ئەوانە من پرۆژەم هەیە بۆ هەموو ئەوانە پرۆژەم هەیە منزلمەوە شتم هەیە کە چونکە خۆم ئەلعان ئەنەرژی ئەوم نییە من ئەو حیزبانەکە تۆ باست کرد طبعا من لە کردەوەیان رازینم بەڵام مادام خۆیان لە کردەوەی خۆیان رازین دەستیان خۆش بمانۆ نەبن بەڵام من شتی ترمەیە لە زوانی خۆمەوە قسەکەم یعنی لە بەرنامەی ئیمڕۆژە من قسەی خۆم کردووە لە دوا ڕۆژشا چ بە نووسراوە چ بە ئەوانە قسەی خۆمەکەمێتر وازانم خۆم ئەوەندە تەجربەم هەیە و ئەوەندە چی پێڵێن ئەوەندەی فێر بووم لە ژیانی 64 ساڵی ڕابردوو خۆمە کلێم ڕۆشنە سبەینەگە جمهوری ئیسلامی نەما چۆن کارێکی وا بکەین کە کۆمەلگان نەکەوێتەوە دەست ڕەزا پەهلەوی و جوڵا موسەوی و خاتمی و ئەوانە بەڵکو لە دەست کرێکار و کۆمونیزمە بێ بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی یەکسان دروست یەکسان نا بەڵام کۆمەلگایەکی ڕزگارکراو لە بێبەشی و لە چەسانەوە لەوانە دروستکە حەزەکەم واخان ئەم قسانە بکەین و چ جێگەیەک لە کاناڵی هیوا باشتر بۆ من چۆن لە ئاخرێ و شێراوتمە بگذار تا باز هەم بات و بگویم ئەس دنیای ئارزوم ئەمڕۆ ساعت و نوێ قسەمان کردو زیاتر بەڵام قسەمان هەیە ڕاست بێگومان وایە پرسیاری زۆرە هاوڕێ فاتیحە و بەداخۆ من بێت داوای لێبوردن لە سەرجەم بیرەرانی ئازیز بکەم زۆر سپاسیانەکەم کە بەم کۆمنتانی خۆیان ئەم بەشدارێ گەرم و گوڕیان کرد و لیکەکانیان لای خوانەوە بڵاو کردەوە بەڵام وەک دیارە لە ئەلانەکەشە قەولی ئەوم نەدابوو کە لە ڕێگای کۆمنتەوە بواری بەشداریە بۆ چونکە ئەم زانی کە بەرنامەکە بواری ئەوەی تیانە بێت و زۆر لەوە زیاتر درێژە بێتەوە کە فەرسەتیەوەمان بێ وەڵامی کۆمنتەکان و پرسیارەکانی ئەوە بدەینەوە ئومێدەوارم ڕێگایەک ببێت بۆ ئەوەی کەەوە ئەم کۆمنتدا بنێ بە یەکەم بەرنامە باشە
زار باشە زۆر باشە زۆر سپاس دەکەم ئەمە دیارێکی زۆر زۆر جوانی ئەم 2023 بوو هاوڕێفاتی خۆشەویست زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم بەم دیدارە و مێدەوارم کە من سپاسی تۆەکەم کە زەحمەتی ئەوەت کێشاوان بوارە بڕەخسێنی زۆر زۆر سپاس و مێدەوارم لە بەرنمەکانی تراوەک قەولت پێدام ئێستا فرسەت ببێت کە تەواوی ئەو پرسیار و ئەو باسانەی کە لەلایەن هاوڕێیان و لەلایەن بینەران و مەترەحە پێکەوە یاخود بەڕێستان وەڵامی بنەوە و هەوڵ بین ئیتر ئەم بەرنامانە درێژیان بێت زۆر زۆر سپاس دەکەم دووبارە حتمما واکەین ئێوارەتان باش ماندوو نەبن هەربژی لە هەموو لایەک زۆر خۆش زۆر سپاس بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتیینە کۆتایی ئەم دیدارە تایبەتەمان لەگەڵ فاتحی شێخ تا دیدارێکی تر و بەرنامەیەکی لەگەڵی ئەوەی عزیزە بە شادی و کامەرانی تەنەسپێر هەربژی